حوتی ئۆکتۆبەر ڕووداوێکی چاوەڕوان نەکراو ناوچەکە و جیهانی هەژان. چەکدارانی بزوتنەوەی حەماس هێرشیان کردە سەر ئیسرائیل و جگە لە کوشتنی 1200 کەس کە هاوڵاتی و سەرباز بوون 250 کەسیشیان وەک بارمتا لەگەڵ خۆیان ڕفان. ئەم ڕووداوە جیهان و ناوچەکەی بوو بردە قۆناغێکی ئالۆز و ململانێ و شەڕێکی بەردەوامەوە. ئەم شەڕە دوای نزیک 50 ڕۆژ بەردەوامی لە دوو ڕۆژی ڕابردووە لە ئاگربەستێکی کاتیاکە لە نێوان ئیسرائیل و بزوتنەوەی حەماس بە نێوەندگەری ئەمریکا و قەتەر و میسرەکان هاتە ئاراوە، بەشێک لە بارمتەکان ئازاد کران و بەشی لە زیندانەکانی فەلەستین لە لای ئیسرائیلەوە ئازاد کرا. ئەم لێکەوتەی ئەم شەڕە تا ئێستاش بەردەوامە و دوای ئەوە ئیسرائیل ڕایگەیان کە جگە لەم ئاگربەستە کاتیە شەڕ لە ڕۆژانی داهاتوە بەردەوام ئەبێ. بۆ باسکردن لەم مەسەلە و لێکەوتەکانی و شەڕی پرسی فەلەستین لە ڕوانگەی ئەخلاقی، مێژوویی، سیاسی و کاریگەریەکانی لەسەر ناوچەکە و سیاسەتی جیهان و پەیوەندی بە کورد و بەرژەوەندیەکانیەوە میوانداری سێ کەسایەتی ئەکادمی و سیاسی دیاری کورد بەڕێز دکتۆر کامران مەتین، مامۆستای بواری سیاسەتی نێودەوڵەتی لە زانکۆی ساسکس لە بەریتانیا، بەڕێز دکتۆر سەربەست نەبی پسپۆری بواری فەلسفەی سیاسی و مامۆستای زانکۆ لە هەرێمی کوردستان، بەڕێز کاک سەردار عەبدوڵڵا پارلەمانتاری پێشووی پارلەمانی عێراق و پسپۆری دیار و چاودێری سیاسی ورد لەسەر بابردۆخە ناوچەی جیهانیەکان. ئەوڕۆ لە مزراوەی 4 دیالۆگێکی کراوە و خۆماڵیانە و کوردانەمانە بێ کە ئەو مەسەلانە ئەدەینە بەر باس و لێکۆڵینەوە. ئەم سێ کەسایەتێ کە میوانی ئەوڕۆی دامەزراوەی 4 شانازێکی گەورەیە، چونکە هەرسیانیان لە میدیا فارسی و عەرەبی و کوردیەکانە لە ڕوانگەی واقعی و ئەکادیمیەوە بەردەوام هەم بەرگریکارێکی سەرسەختی مەسەلەی کوردن و هەم کەسانێکن کە زۆرترین کاریگەریان هەیە لە بواری جۆرا و جۆرا لەسەر مەسەلەی کورد و لەسەر هۆشیاربوونەوەی کۆمەلگای کوردستان. بە خێراتنی هەرسیانتان دەکەم و جێگای شانازیە بۆ ئەوەژی لە کوردستانە میوانیانن. من حەزەکەم بەڕێز دکتۆر کامران مەتینەوە دەست پێ بکەم. کات دکتۆر وێرای بە خێراتن ئەمەوێ لەوە دەست پێ بکەم 7 نۆڤەمبەر بوو، واتە 20 ڕۆژ لەمەوە بەر تۆ ستاتۆسێک دیا با بڵێن کورتە نووسینێکی نووسی کە دەنگدانەوەیەکی زۆری بە دوای خۆیان هێنا بە مخالف و موافق. ئەویش ئەوە بوو کە بەراوردێکت کردبوو لە نێوان سنا و سابڵاغ لەگەڵ مەسەلەی غەزا. بە دیاریکراوی تۆ دەڵێی تۆ ناتوانانی بردومانی سنە و سابڵاغ و کوشتنی خەڵکی سیڤیل لە ساڵی 1970 لەلایەن ڕژیمی ئێرانەوە محکوم بکەیت، بەڵام بردومانی غەزە لەلایەن ئیسرائیل و کوشتنی خەڵکی سیڤیلی فەلەستینت پێ ئاسایی بێت، چونکە حەماس لە نێو خەڵکدا خۆی هەشارداوە، خۆ پێشمەرگەش لە ناو خەڵکدا بوو. تیرۆریزبوونی حەماس و ناتیرۆریزبوونی پێشمەرگە شتێک دەم دۆخە ناگۆڕێ. ئەو ڕخنانەی ڕوبەڕووی جەنابەت بۆەوە پیان وایە ئەو بەراوردکاری بەراوردێکی دروست نییە. پێت وایە چ شتێک دەتوانێت شتێک لە بارودۆخی فەلەستین و غەزە و مەسەلەی پەیوەندیت کردێتەوە بە مەسەلەی کورد بگۆڕە؟ ئایا پێت وایە ئەو بەراوردکاری بەڕاستی بەراوردکارێکی دروست بوو؟ من پێم وایە بەراوردکارێکی زۆر دروستە. اتفاقاً ئەو ڕخنانەیەوە باستان کرد بە بڕوای من زۆرتر لەوە دەگەڕێتەوە کە ڕەنگە دەقەکە بەباشی نەخوێنرابێتەوە یا بەداخەوە ئەوەی کە کۆماری ئیسلامی لایەنگری لە حەماس دەکا وای کردووە کە خەڵک لە ڕۆژهەڵات بۆ لە ئێران بەگشتی بە قەولی کوردەواری خۆمان ئەگەر کۆماری ئیسلامی بڵام ماس بێ ئێمە دەڵێن ڕەشە. بۆیە ئەو بژاردەی یا لەگەڵ منی یا دژ بە منیە ئەو حاڵەتی ڕەشوسپیە کە دروست بۆ لە سیاست لە رابطە لەگەڵ بەتایبەت فەلەستین بە بڕوای من پێویست نێت تەنیا ئاوا بێ. ئەو نووسراوی من دیارە تا ئەو جێی باسی بە ئامانجگرتنی خەڵکی سیڤیل دەکا، خەڵکی غەزە و فەلەستینەکان بەراورد دەکا، نەک ئەوەی کە پێشمەرگە لەگەڵ حەماس یەک شت بێ. دیارە پێشمەرگە لە چاو دوژمنانی پێشمەرگە هەر ئەو حاڵەتەی هەیە کە دوژمنانی ئیسرائیل بڵین لە چاو ئیسرائیل چاوی لێ دەکە، ینی بە قەولی ئەو شتەی لە ئینگلیسی زۆر هەیە دەڵات تۆ شەڕکەری ڕزگاری خوازی کەسێک تێرۆریستی کەسێکی ترە، خۆ ئەو شتە لەو مۆردەشدا سەدەق دەکات. ئەو باسی من لەسەر ئەوە بوو کە ئێمە ناتوانین بە پێی وای کە حەماس
جریانێکی ارتجاعی ئیسلامیە کە پەیوەندی سڕی هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی و ئەمەش دژ بە کۆماری ئیسلامین کوشتنی بێبەزانەی خەڵکی غەزە لەلایەن ئیسرائیلەوە پشتیوانی لێ بکەین یا ئەگەر قەرار بێ هەڵوەست بگرین هەڵوەستێکی پشتیوانی کارانەمان نەبێ چونکە تەواوی خەڵکی فەلەستین ئەندامیان لایەنگری حەماسن هەربەر لەو هێرشەی 7 ئۆکتۆبر چەند مانگ بەر لەو هێرشە لە مانگی جوولای ئەگەر بە هەڵە نەبم خۆپێشاندانی دژ بە حەماس هەبوو لە غەزە کە حەماس سەرکوتی کرد کەوایە ئێمە نابی بەهۆی ئەوەی کە حەماس دوژمنی ئیسرائیل لەو شەڕەدا حیسابی خەڵکی فەلەستین بەگشتی لەگەڵ حەماس یەکدا بنین و ئەگەر ئەمڕۆ ئێمە بەهۆی ئەوەی کە دژ بە ڕژیمێکین کە لایەنگری لە حەماس دەکا و لەگەڵ ئیسرائیل لە شەڕە هیچ هەڵوەستێکی هاوپشتیمان نەبێت لەگەڵ ئەو خەڵکە سیویلەی کە خەریکن دەکوژێن بەدەستی ئیسرائیل سمێنی هەر هەمان شت دەتوانێت لەبارەی ئێمە ژوو بدات هەروەکی ڕووی داوە تورکیا لە ڕۆژاوا کە هێرش دەکا خۆ ناڵە ئەم دەچم خەڵکی سیویل دەکوژم ئەوی شەردەڵاوانە تێرۆریستن مندیان کوژم وانی آخر کۆماری ئیسلامی هەروە دەڵا بە دوژمنانی خۆی بۆیە ئێمە دەبێت لانیکەم لەسەر یەک سەری بنچینەی ئەساسی مافی مرۆڤ و چۆنیەتی شەڕیش بەرحاڵ یاسا و قانونی خۆی هەیەەوە ئەوە شتێک نییە کە بە ئیسلاح ئێمەمانە دامان نابێت شتێکە لە عرسەی بینالمللی هەیە لە عرسەی ناونەتەوەی هەیە قانونی یاسای شەڕ هەیە و هەتا کاربەدەستانی جۆرا و جۆری نەتەوەی گرتوەکان باسی جەنایەتی شەڕیان کردو جەنایەتی جەنگیە وەر کرایم کە ئیسرائیل بەکاری هێناوە لەو شوێنە و ئەوەی کە ئابلۆقەی خستۆتە سەر خەڵکی ئاسایی ئاو بەرق و کارەبا و نازانم هەموو شتێکی لێ بڕیون ئەوە شتێکی زۆر بە بڕوای من لەگەڵ هیچ پێوانەیەکی ئینسانی یا ئەخلاقی یا هەتا ناونەتەوەی یاسایی ناگونجێت و ئێمەش کە وەکو خەڵکی فەلەستین کۆلۆنیالین ئێمەش کە تەجربەیەکی کۆلۆنیالیمان هەیە دژ بەو دەوڵەتانەی کە ئێمەیان داگیر کردووە حەق وایە کە جیا لەوەی کە ئەو خەڵکە ئێستا لەژێر حکوومەتی چه حیزبێکی سیاسی لە غەزەدان بە دیاریکراوی ئێمە دەبێت بە بڕوای من بەرگری بکەین لە مافی ژیانی ئەوان لەوەی کە بەرحاڵ شەڕیش یاسای خۆ هەیە پرسیارێک ڕەنگە بێتە پایە بەڵام ئەگەر ناوەڕۆکی بزوتنەوەی کورد دەبینی و ناوەڕۆکی داواکاریەکانی کورد و کردەوەکانی بزوتنەوەی کورد دەبینی یعنی پەنایان بۆ کاری تەقینەوە بۆ کۆمەڵێک بۆ بارمدەکردنی ڕفاندنی خاڵک مەسەلەن بۆ هەتا بزوتنەوەی ڕزگاری بەخشی فەلەستین بێ لە حەماسیش هەوڵیان لە پێشودا تیاریان ڕفاند یعنی پێدوانیە ناوەڕۆکی بزوتنەوەی کورد ناوەڕۆکی بە کاملەن لەگەڵ کێشەی فەلەستین و مەسەلەی فەلەستین فەرقی هەیە یعنی پێم وایە هیچ جیاوازێکی نییە من پێم وایە مێتۆدی بەرگریکردنی فەلەستینەکان یا هێزە فەلەستینەکان ڕەنگە جیاواز بێ لەگەڵ ئێمە کە هەروەک باست کرد ئایا هەوایە بەڵام ئەوە ناکرێت بکرێتە مجەویزێک کە خەڵکی ئاسایی فەلەستینی بکوژێن یعنی تۆ بە مەحزی وی کە ئەما ئەگەرێکدانا ینی ئەگەر کچێت چونکە ئەو بزوتنەوەی لەم ئەبزارە لەم مێتۆدە ئیستفادە دەکا کەوایە حەقی خۆیەتی ئەو خەڵکە ئاسایە بکوژرێ هەر ئەو شتە لەبارەی تۆشدا لەبارەی ئێمەشدا دەتوانێت بکوترێ چونکە ئێمە لە دەرەوەی ئەو هینە ڕاوەستاوینوانی ئەخر ئیسرائیل چی بکە لە کاتێکە حەماس هێرش دەکا هاوڵاتی ئیسرائیل دەکوژرێ ببارمتە دەگیرێ و هێرش دەکرێتە سەریان لە شیرینی خەودا دەبێت ئیسرائیل چی بکە سەرۆگۆزیرانی ئیسرائیل دەبێت ئیسرائیل قاچی فەلەستین بەجێ بێڵێ هەر وەک لە بەیانیەی 262 نەتەوەی گرتوەکان 1960 ساڵەوە لە پێش هاتووە ئیسرائیل هێزێکی داگیرکەرە ینی ئەوە دەبێت قەدەمی ئەوەڵ بێ هەر وەک چۆن کوردستان داگیر کراوە فەلەستینیش داگیر کراوە دیارە ئەوەی کە بەشێک لە فەلەستینەکان پێیان وایە تەواوی خاچی فەلەستین ئەوەی لەباری مێژوویەوە لەژێر هینی کۆنتترۆڵی ئیمپراتۆری عوسمانی بۆ هەمووی دەبێت فەلەستین بێت لەگەڵ ئەوەی کە ئایا سنوورەکانی 1967 دەبێت دەوڵەتی فەلەستینی لێبێ ئەوە بەحسێکی جیاوازە بەڵام تاوجێ بە غەزە و بە ئیسلا ڕۆخی ڕۆژاوایی یا وەستبانک بە قەولی ئینگلیسیان دەگەڕێتەوە ئەو شوێنانە بە پێی ئەو شتەی خودی دەوڵەتانی ڕۆژاوایی کە لە ئەنگری خودی ئیسرائیلیشن ئەوە شوێنێکە کە دەبێت لە واقعدا دەوڵەتی فەلەستینی تێدا بێتەوە ئیسرائیل وڵاتێکی داگیرکەرە لەوێ
بۆیە چارەسەری درێژخایانی شەڕی فەلەستین و ئیسرائیل هەروەکەم و دنیا دەڵا ئەوەیە کە ئەم داگیرکاریە دەبێت کۆتایی پێبێ ئەوەی کە لە کاتی ئەو داگیرکرانەدا مێتۆدهایەکی تێرۆریستی بەکارهێنراون بە بڕوای من ناتوانێت پاساو بێ یا پاکانەکردن بێ بۆەوەی کە خەڵکی فەلەستین بە هەزاران کەس بکوژێن لە ماوەی 50 چەند ڕۆژی ڕابردوودا 2 قات زۆرتر لە تەواوی ئەو کەسانەی کە لە ئۆکراین لە شەری 2 ساڵی ئۆکراین لەگەڵ زلهێزێکی وەکو رووسیا و ئۆکراین بەست لە ئەرتشی ئۆکراین خەڵکی یاسای کوژراوە لە غەزا کە سەروبەرەکەی 340 کیلومتری چوارگۆشەیە 2,300,000 کەس تێدا 2 قات زۆرتر خەڵک کوژراوە کەوایە ئەوە شتێکی ئاسایی نیە ئەوە کوشتنی دەرواقەت هەنگاوێکە بۆ ژێنۆسایدکردنی ئەو خەڵکە لەوێ یا پاکتاوی قەومی ئەو شتێکی پێ دەڵێن ئێتنیک کلێنزینگ کەوایە من پێم وایە تا ئەو جێی بە خەڵکی ئاسایی دەگەڕێتەوە و دەوڵەتێکی داگیرکرد خەریکە ئەو خەڵکە دەکوژێ بە دەلیلی وای کە بەهۆی وای کە گۆیا هێزێکی سیاسی ئەسکەری نظامی کارێکی تەرۆریستی کردو ئەوە شتێکە کە پاساو هەڵ ناگرێ بەڵام ئەوە بە هیچ بەو معنانەیە کە ئێمە تەرەفداریە لایەنگری حەماس بین مرۆڤ دەتوانێت هەم دژ بە حەماس بێ هەم لایەنگری جوڵانەوەی ڕزگاری خوازی فەلەستین بکە ئیتفاقاً پەیوەندێکی زۆر دوور و درێژی لەگەڵ جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد هەیە زۆرێک لەو کەسانەی لە 1970 لە کوردستان لە شەڕی سنا دژ بە کۆماری ئیسلامی شەڕیان کرد لە ئۆردوگاکانی هێزەکانی فەلەستینی لە دەرەی بەقای لوبنان بەسلا تدریبیان پێکرا بووەوانە لەگەڵ ئەوانە بزوتنەوەی فەتحی فەلەستین بوون کە ئێستا لەگەڵ ئیسرائیل ڕێکەوتون لە کاتێکە ئەوان هەمووان لێک نەکەوتن پێلەوە بە ئێسلا سازمانی ئازادی بەخشی فەلەستین یا الفتح ڕێکەوتو بەڵام مەسەلەن جبهەی ئازادی بەخشی بە کوردی نازانم چۆنیان تەرجمە کردوەوە بەڵام PFLP Popular Front for the Liberation of Palestine ئەوانە ڕێک نەکەوتون اتفاق بەڵێ نوێنەریشان هەتا لە 2016 چەند جار نوێنەریان بۆ کۆبوونەوەکانی پارتی دموکراتیکی گەلانی تورکیا نرد پشتیوانیان لە جوڵانەوەی ڕزگاری خوازی خەڵکی کورد کردووە لە هەموو پارچەکان دژ بە هێرشکاری تورکیا بوونە دیارە ئەو هێزانە زۆر چکۆلەترن دیارە لە ئاستی میدیای نایویسین پێدوانی ئەم ترازوی هێز لە قازانجانیەوە هەرچی شەڕەکە بەردەوام کراوەوە حتا جگە لە مەسەلەی خودی فەلەستین وڵاتانی عەرەبیش کە چەندین هاوپەیمانیان دژی فەلەستین لە شەڕ گەورە پێگێ دژی ئیسرائیل پێگەێنە نەیانتوانی ینی هەر شەڕێک عەرەبەکان زیاتر خاکیان لەدەستداوە فەلەستین زیاتر پاشەکشەی کرد پێ دوای ئەو نەبوونی ترازویەکی هێز دەتوانێت لەگەڵ ئەو قسانەی کە جەناب باسی کرد بە قازانجی قەزەی فەلەستین بێ ینی زیاتر لە کاتێکە ترازوی هێز لە قازانجی تۆ نیەوە ڕوتێکی وەکو حەمازەوە قەزەی فەلەستین بارمتە بگرێت ئەوە پرسیارێکی جیاوازە من هەروەک کوتم ئینسان دەتوانێت دژ بە حەماس بێ هەروەک ئەمن هەم و هەر لە تویتێکی چەند ڕۆژی دوای ئەو شەڕی 7 ئۆکتۆبر من ئەو ڕووداوای ئەو هێرشەی حەماسم وەکو هێرشێکی تەرۆریستی نابر کە هاوقاتە لەگەڵ هێرشەکانی تەرۆریستی دەوڵەتی تورکیا ئێران و عێراق و سووریا بۆ سەر خەڵکی کورد ینی مەبەستی من ئەوەیە کە ئەو تویتە مەبەستەکەی کوژرانی خەڵکی ئاسایە باسی وەی نییە کە گۆیا استراتێژی بەخۆدانی خەڵکی فەلەستین دەبێت چ بێ ئایا تەرازوی هێز ئێستا چۆنە شەڕێکە ڕوویداوە ئایا لەو شەڕەدا خەریکن خەڵکی ئاسایی دەکوژن بە هەزاران کەس لەوانە لەو 15,000 کەسی تا ئێستا کوژراوە نزیک بە 6,000 کەسیان هەر مناڵن ئایا ئێمە دەبێ بڵین چونکە حەماس کارێکی تەرۆریستی کردو و خەڵکی غەزەشی ببارمتە گرتو و دژ بە ئیسرائیل شەڕ دەکات کەوا ئیسرائیل حەقی خۆیەتی غەزە دەبێت بە تەواوی لە بین بەرێ خەڵکیش دەکوژیان قەیناکە بەستی منەوەی کە ئەو هەڵوێستە دەتوانێت پاساو بێنێت بۆ کاری دژ بە ئێمەش خۆ ئێمە تەرۆریستمشمان نەکردو خەڵکی شاری سنیان بۆمباران کردو وەختی خۆی وانە ینی خۆ دژمنی ئێمە ڕناوەستی ئێمە حتمما کاری تەرۆریستی بکەینجا ئەو جار بێ ئەفرین و خامشلی و نازانم هەولێر و سنە بۆمباران کە ئەوان کاری خۆیان هەر دەکەن کەوایە ئێمە دەبێت لە ڕوانگەیەکی یونیڤەرسالیستەوە تا جێگای بە مافی ژیان دەگەڕێتەوە بە مافی پارێزرانی مافی خەڵکی سیویل دەگەڕێتەوە هەڵوێستمان هەبێت ئەوەی کە هێزێکی سیاسی دیاریکراوی کورد پەیوەندی لەگەڵ هێزەکانی فەلەستینی دەبێت ئەوە شتێکی کاملەن جیاوازە کە دەتوانین قسەی لەسەر بکەین ئەوە پەیوەندی بەو شتەی من لەبارەی کوژرانی خەڵکی سیویل بەسلا نووسیمە بە بڕوای من نییە زۆر باشکە کامەران زۆر سپاس کات دکتۆرگیان کاک دکتۆر سەربەست دێمە لای جەناب ئەمە بپرسم ئەم ڕوویدا لە ڕاستیە ئایا ئەمە بڕیارێکی حەماسی بووە حەماسایی بوو خۆیان واتەنی یان پلانێکی ئێرانی تورکی ڕووسی بوو بۆ ئەوەی بەرەیەکی شەڕی دیکە بکرێتەوە
کە دوو ئامانجپێکی یەکەوەی فشار لەسەر بەرەی رووسیا لە شەڕی ئۆکرانیا کەم کاتەوەەوە لەلایەکی درەوە فشار بۆ ئەمریکا بێنێ پرۆژەی ئاساییبوونەوەی پەیوەندیەکانی سعودیا لەگەڵ ئیسرائیل کە دەیتوانین گەورەترین ئاڵوگۆڕ لە هاوسەنگی هێز لە ناوچەکە دروست بکەوە بتوانێت ڕووداوێکی جیهانی لێ بکەوێتەوە بربەستی بۆ ئەمە دروست کرد. پێ وایە ئەمە بۆ ڕوویدا ئەمە بڕیارێکی حماس خۆی بووە ئەوانە بوو کە بتوانێت ئامانجە نەکرێت ئەمریکا تێوەگرێنێ لە شەڕێکی ناوچەی و جیهانی. ئەم کاتتان باش بەڕاستی پرچم سپی بووە تۆزێک جاران من زۆر لاینگری دوزی گەلی فەڵەستین بووم گەنجایەتی خۆهامی لەگەلیان بووم لە زانکۆ لەگەلیان بوو سەرپەرشتیاری من لەگەلیان بوو یعنی ئێوەکی چۆن ئەوەی دۆزی کوردی دزانم ئەوانیش ئەو بۆ وردەکاری ئەزانم بەس ئێستا نازانم بۆ هەستم تۆزەکی ساردا من لەگەل دکتۆر کامران لەگەل ڕێزم جارجاران تۆزەک براگماتیزم پێویستە لەو مەسەلانە من لەگەڵ قسەی کانتم کە ئەڵێ ڕێزگاربوونی ئەم گردونە لەسەر خوینی یەک گەنجی بی ئەمە هەڵەیە بەڵام دیارە لە سیاستدا ئەمە ناخۆی یعنی لە سیاستدا مەسەلەی ئەخلاق تێکەلبوون لەگەڵ سیاست دیارە وەکی سانگۆست باس کرد کە هەمی هونەران هەمی زانستان تشتێن گەورە و جوان دروستکردن تەنیا سیاست مەسخ دروست کردیە بەدەخەوە قەنەعەتم هەیە کە ئامانجی پاک بێ ئامێری پاک نابێ یعنی تو نایتوانێ ینی ئامانجێک پاک بە ئامێرەك خراپ جێبەجێ بکەیت لە میکیافیلیەدش وایە ینی ئەیتوانێ هەمیشتی حەماس بخۆی نییە طبعا ئەی نایتوانم بە هەر حاڵی کوشتنی ئەمان منداڵان کوشتنی هەر کەسێکی سیڤیل لە غەزە ڕەوا بکە ئەمە خیانەتی وجدانی مرۆڤایەتی هاوبەشە طبیعی بەڵام لە ڕووی واقعی ئەگە بین سیاست کلاوزۆڤیتس قسەیەکەیە ئەڵێ یعنی بە کوردی باوەڕ دەکەم وشەی تەرەس یعنی فولش بە ئینگلیزیە ئەحمەق ئەڵێ لە تەرەسایەتی دێ ئەگە تو بچێ ناو شەڕێکی و گارانتیتان نەبێ کە تو ناشکێ یعنی تو بچێ ناو شەڕێکی ئایا ئەم پرسە لە پێش حەماس دەینێ حەماس ئەم پرسە لە خۆی کرد بەرپرسیارەتی ئەمە ڕاستی جوولەکان یەمینی نەتەنیاهو و جەماعەتی و ئیسلامی سیاسی خزمن هەردوویان دوو ڕوونە دوو دیاردەنە لە عینی جەوهەر یعنی ئەوەی ئێستا سێر بکن ئەوەی حەماس کردی نەتەنیاهو سوودی لێگرت و ئەردۆگانی سوودی لێتکێ لە ئەخیری بۆەوە باس دکەم چۆن لەگە پێویستێ بە هەر حالی بگەرم بۆ پرسی جەنابێت ئەوەی بووی نەبەخە بوو نەقەراری و لە ڕووی لۆجستیش هەر حەماس نایتوانێ بکێ لەبەر 360 کیلۆمتر غەزایە و لە جێنا 5 کیلۆمترە پان بوون لە باکووری غەزا تو نایتوانێ ئەمان شتان ئامادە بکێ لە ڕووی لۆجستی و هازاران طبعا بلینکین کە هاتە ڕۆژی یەکەم و دووەم و سێەم دووپات دکرد بە جەماعەتی ئیران دەگوت ئێوە دوور بن لەبەر نەویستن تۆزێکی کۆنتترۆلی ئەم شەڕە بکەن لە ناو غەزا لەبەر پلانی ئەمریکی ستێپ بای ستێبە ینی ئێستا بە ئەمە غەزا تێک ببن پاشی ئەمە تێن سووریا و لوبنان و پاشتر ئەوەیە طبعا ئەمە بریار بەعربی ئەڵێن دەربە سیواقیە ینی هەنگاوەکی پێشەوەیەتی بوو ئیران کرد بێگۆمان لەبەر ئیسرائیل بریاردا بوو دوای هەفتەی ئۆکتۆبەر بە هەفتەیەک دوو هەفتەیە هەمی دەستگای نەوەوی ئیرانی دەربەیە گەورە لێ بدە ئیرانیان ئاگا لێ بوون جگالەوەی ئەو بازنیان بڵێن کەمبەر نیوان سینۆر عێراق و سووریا دروست بکەن هەم میلیشیاتی ئیرانی لە ناو سووریا و حەزب الله دەربێنن زۆر پیلان هەبوو اینجا حەشدی شعبیژی لە عێراق ئەوە بکەن و بەرەو ئیران دەبچن
تشتن ئەوە دبا بێ ئێمە دڵنیابن ئەمە قسەیەک بۆ بڵێم هێوادارم لە بیرتان بێ تا 7 ئۆکتۆبەر بریار ئەمریکی نەبوو کە ڕژیمی ئیرانی هەڵوەشێنن قەنەعەتیان نەبوو ینی سەرگۆ ئاو ڕاپەری نەشبوو ئەوەژی بەڵام باوەڕ دکم لە ناو بەراوبەرایەتی ینی ئیدارەی ئەمریکیدا ئێستا قەرار بووە کە دبابێ ڕژیمی ئیرانی بێ هەڵوەشاندن لەبەر ئێستا پلانیان زۆر خەتەر بووە لەسەر بەرژەوەندیە ناتۆ USA لە ڕۆژهەڵاتیەوە ئەمە نەتشتێکی نەبریاری حەماس بوو حتمما لە ڕوێ لۆجستی حەماس ئامادە نەکرد بوو ئەم هێزەکان کە 1500 دریش کردن بازنی غەزا لە لای حزب الله بڕیاری حەماس نییە لە عێراق پەروەردە بوون لە ئەنبار تەدریب کردنا و لە ئیرانیش بەشێکیان تەدریب بووە ئێریشی سیبرانی کە لەسەر ئەوانە کردبوون و بەشێک دەستێن استخباراتی مۆسادیشتی هەبوو لە بیرتان بێنم کە حەماس هاتە دروستکردن دژی چەپن فلەستینی دژی ئەوەی بەرەیە گەلەمپەری جەبها شعبی و دژی گروپی نایف حەواتمە کە پێیاڵێن جەبهە تەحریر جەبهە دیموکراتیە بەرەی دیموکرات و ئەوەی جۆرج حەبەش و دژی فەتەح و تا ئێستاژی نەهێشتن هەڵبژارتن لە غەزا بێ ئیسرائیلیەکان نەتێشت ئیسرائیلیەکان لە بەرجەوەندی ئەوان بوو حەماس بمینێ ئێستا پیلان دیارە غەزا نابێ بمینێ بەڵام کێشەی هەری گەورە بەس ئەگە مەجال هەبێ ئەمە ڕوون بکەم بەڕای من نە ئەمەی دیارە نە تەنیا عێریشی ئیرانە و ئەوەیە تشتێک هەیە ناوی بەناو دکن قمبەرەی دیمۆگرافی لە ئیسرائیل مشکلەی ئیسرائیلی گەورە کە عەرەبێن ساڵی 48 ئەوەی فەڵەستینیین لە ناو سینۆری ئیسرائیل لە ئەگەوا بن بەردەوام بێ دەبنە ژمارەیان و لەگەڵ ئیسرائیلیەکان دەبنە هاوبەش لە ساڵی 2035 بەبێ تەقدیراتان ئەمە یەک دوام هەبوونی 2 ملیۆن و 400 هزار فلسطینی لە غەزا هەمەشی هەمیشە قمبەرەیەک دیمۆگرافی بوو هەریشێکی گەورە بوو لەسەر ئیسرائیل جگال لە ئەوەی لە دوفە غەربیە ژێر دەسەلاتی محمود عباس و فتحن ئەنجا ئیسرائیل وەکی خەمەک بوو بۆ وێنە ئەم شتان بە ئاسانی هات بەڵام ممکنە لە دەروی تەوەقعاتی پێشبینی ئیسرائیلی مۆساد بوو کە باوەڕ نەتکردن بەو گەورایی ببێ ینی 1500 کەس بێنە کوشتن و ئەوە ببێ بەڵام بوو ئەوەی ئێستا بوویش ئیسرائیل دەریبەیەک زۆر گەورە دێ بەڵام قەنەعەتی من ئیسرائیل ڕناوەستێت تا غەزەیە کچکە بکێ یا هەمی غەزیان دووری ئەوە بکێ و ئیسرائیل گوێ نادێ ئێش و ئازاری کە ئێمە دەشێن یان ئەوار مۆراڵێکی سمپاتیک یعنی زۆر باشە کا دکتۆر دێم وڵات بچینە لای کا دکتۆر دێم لای جناب بەشین لای کاکسەردار قسەکانی کاک دکتۆر کامران و کاک دکتۆر سەربەست گوێ لێ بوو پێ وایە ئەم بڕیارەی ئیسرائیل کە بەرامبەر بە کاردانەوەی فەکدارانی حەماس بڕیارێکی دروست بوو و پێ وایە ئەگەر ئیسرائیلەوەی نەکرێت دەبایە چی بکە ینی پێ وایە مانەوەی ئیسرائیل بند بوو بە ئەم شەڕە دەبێت بیکادەنا هەیمەنا و ئەو هەژمونەی کە هەیبوو دەشکاوە زیاتر قوربانی لێ ئەکەوتەوە ینی زیاتر حەماس دەیتوانی فشار بۆ ئیسرائیل بێنێ کاک سەردار دەنگلای ئێوە داخراوە ئێستا ئێوە داتان خست پاسکە داتان خست چکە من تۆزە قڕگم و کێشەیە هەیە خۆشحاڵم و گرنگە کە ڕوانگەیەکی کوردستانی گەورەتر لەسەر مەسئلەیە بخەینە ڕوو و دەستخۆشی لە جەناب شتەکەم و خۆشحاڵم کە لە خزمەت ئەو دوو زاتە گەورەی کورد ئەم شەو پێکەوەم حێوارەک بە تەبیعەتی حاڵ بۆ ئەوەی مووقفی پێشوەختی خۆم ئەمە پەیوەندی بە حەماسەوە نییە 4 ساڵێک پێشێستا جەنابەت بیر دەکات کە سۆران لە ئەو وەختەی کە ئەردۆغان هێرشێکی وحشیانەی کردە سەر ڕۆژاوای کوردستان من حزورێکی زۆرم هەبوو هەم لە میدیا و هەم لەگەڵ ئەو برادرانی ڕۆژئاوا و لە پەیوەندی و لەوانش تەنانەت پەیوەندیم لەگەڵ کردن چین بۆ ئەوێ لەگەڵ یان بین ئەو وەختە کاک عارف قوربانی ئەگەر بیرت بێ وتارێکی نووسی بۆڵێ ئێمە بێ مناڵیان بکوژین
من وەختە وتارێکم نووسی کاک عارف قوربانی وا نابێت ئەوەی کە بەطبیعەتی حاڵ من دژی کوشتنی مێرولەیەکم بەو معنایە نییە من پیاکەم ناسک و مێرولەیەکم نەکوشتووە بەڵام وەکو مووقف دژم پیاک بووم ساڵانێکی زۆر لە شاخ بووم و پێشمەرگە بووم و شەڕەت فەنگەم کردو لە قۆناغێکان لە شاخ بووم کە قۆناغێکی زۆر خوێناوی بووە لە شۆڕشی کوردە بەڵام دەمەوێت شت هەیە بێڵێ سلوکی ئیسرائیلی ممکنە لە سلوکی باسیەکانیا لە هی تورکەکانیا لە ئێرانەکان بچێت بەڵام سلوکی شۆڕشی کورد قەت لە هی حەماس ناچێت جەنابەت ئیشارەتێکی جوانەتدا پێش حەماسیش ئەوان فڕۆکیان ڕفاندووە مەدەنیان ڕفاندووە لەگەڵ بە بیانووی ڕفاندنی جوولەکە نەک ئیسرائیلی بە بیانووی ڕفاندنی جوولەکە ئێمە و ئێوە جیاوازی لە بینی جوولەکە و ئیسرائیلیەکەین من بەش بە حاڵی خۆم ئیسرائیلیش بە مرۆڤ بەزانم جوولەکەش بە مرۆڤ بەزانم پێم وایە بەر لەوەی کێشەی فەڵەستین هەبێ شتێک هەبووە پێوتریال مەسئلە یەهودیە لە من شارەزاتر و تەنوارترن ئەنواع کێشەی لەسەر دروست بووە و مارکس کتێبی لەسەری هەیە و ئەم کێشەیە ساڵانێکی زۆر و چەندین سەدەیە ئەم نەتەوەن گروپن ئەتنیکن ئاینن چین هەوڵی قڕکردنیانە درێ سەردەمێک لەلایەن مەسیحەکان و سەردەمێک لەلایەن عەرەب و سەردەمێک لەلایەن موسڵمان و بۆ مشکلەیەک دەبێت چارەسەر بکرێت چۆن چارەسەرەکرێ من لەگەڵ چارەسەری عادلانم لەگەڵ چارەسەرێکی ئاشتیانم لەگەڵ چارەسەرێکی مرۆیانم ئەمە تێگەیشتنی هەمومانە و ئەوەیە کە خەیاڵیەکەین و تەمەنایەکەین واقعی سەر ئەرز شتێکی ترمان پێڵێ ئێمە لەم کەوکە باشین ئەم کەوکەبە لە بەشێک لە من هاوڕێکم هەبوو کۆلێژی سەربازی خوێندبوو لە هەشتاکان پێوتم وتی یەکەم دەرسکەی خوێنین لە کۆلێژی سەربازی ئەڵێ مێژووی مرۆڤایەتی بریتە لە مێژووی جەنگ حدودی 100 شتێک ساڵ هەموو مێژووی مرۆڤایەتی جەنگیتیانە بوو جەنگ دیاردەیەکی ئینسانیە دیاردەیەکی بەشەریە مرۆڤ جەنگەکە هینەکانی تر کائیناتی تر شەڕەکەن بەڵام جەنگ ناکەن جەنگ بە معنای ئەوەی کە پلانێکی درێژخایەنە ممکنە چەندین شەڕ هودنا ئاگربەست کشانەوە هێرش ئەمانە عملیاتن بەڵام جەنگ پرۆسەیەکی درێژخایەنترە تۆ ئامانجی سیاسی سراعی ئێراداتە سراعی بەرژەوەندیە ئامانجی سیاسی پێپێکی من دێجار ڕەنگە پێویست نکاتەوە لە جەنگێ کافیشەکێک تەقینی چونکە لە ئەسڵا ئامانجی جەنگ کوشتن نییە ئامانجی جەنگ نەکوشتنی مناڵە نەکوشتنی ژنە نەکوشتنی سڤیلە نەتەنانەت کوشتنی سەربازیشە ئامانجی جەنگ ئەمە نییە جەنگ سیاسەکان و دەوڵەتان جەنگ بۆ تحقیقی بەرژەوەندیەک بۆ ڕێگری لە مەترسیەک لە چوارچەوەی ململانەی دوو ئیرادەی جیاواز دوو بەرژەوەندی جیاوازە جەنگەوە گرسێنن ئیتر سروشتی جەنگەکەی ئەوە ئاکە هەندێک جار قوربانی کەمتر بێ کەمتر بخایانێ زۆرتر بخایانێ قوربانی زۆرتر بێ ئەمە سروشتی جەنگەکەی ئەوواکە بۆیە من لەو شوێنە لەگەڵ کاک دکتۆر کامەران کۆکم کە دژی کوشتنی مێرولەیەکەم بەڵام بە تەبیعەتی حاڵ بەراورد لە بینی بزوتنەوەی کوردایەتی و پێشمەرگە و تیرۆریستەکانی حەماس بێ دوو دڵیڵێم تیرۆریستەکانی حەماس چونکە بەڕاستی ئەو ئەچێ مناڵ خەتفەکە مناڵ ئەرفێنێ خەڵکی سڤیل ئەرفێنێ خێزانی کوشتووە کاری زۆر ناشرینیان کردووە بڵاو بۆتەوە کاری زۆر نامرۆڤانەیان کردووە ڕێکخراوێکە جارێ لە ئەستی سلوکی ڕێکخراوێکی توندڕەوی دڕندەیە سلوکی مرۆڤ سلوکی هێزی سیاسی دەربڕی سروشتی هێزەکەشە هێزێکی ئینسانیتر سلوکی ئینسانیترە تەنانەت لە جەنگیشە هێزێکی دڕندە لە ئوموری ئاسایی ڕۆژانەشە سلوکێکی دڕندانە و سەختە بۆیە ئەو بەراوردە لە بینی بە پێشمەرگە و حەماس بەراوردێکە جیاوازی زۆر زۆری هەیە ئێمە من بەش بە حاڵی خۆم 6 لە قۆناغەکانی 8 قۆناغی ئەنفال 6 خۆم تێدا بووم ڕاستە و خۆ تێدا بوو بەشێکی ئەو شوێنانە کە وێران کراوە و تاڵان کراوە و تەخت کراوە خەڵکەکەی کراوە بەژێر زەویەوە پێشمەرگە پێی نەگەیشتووە ئەسڵی مۆزوعەکە سڕینەوەی ئەوەیە سڕینەوەی بوونی توێ لەوێ دکتۆر ئیشارەی پێکرد ئایا کردەوەکانی ئیسرائیل بەرامبەر بە خەڵکی غەزا ئایا ئەوە کردەوەی ئینسانی یا ئیسرائیل کۆکی لەسەر ئەمە ئەرزم کرد
کۆکین من سەرەتاوتم لەگەڵ کاک دکتۆر کامران کۆکم کە سلوکی ئیسرائیلی ممکنە لە سلوکی بەعسەکانی عێراق چێت لەوەی سووریا چێت لەوەی ڕژێمی تورکیە چێت لەوەی ڕژێمی ئێرانە چێت ئەمە کۆکین لەسەری ئەمما بەراوردەکە بێنینەوە لە هەردوو دیوەکەیە بەراوردکەین بەراورد بە شەڕوان و بە گەریلا و بە پێشبەرگە و بۆوانە بکەین بەراوردێکە دروست نییە داگیرکەرەکانی چی ئیسرائیلی چی ئێرانی چی تورک چی عەرەب چی سووری لەگەڵ ئێمەوەکو ئیسرائیلەکان و خراپتر زۆر خراپترش مامەڵیان کردووە زۆر خراپتر مامەڵیان کردو هێشتا ئیسرائیل لە چاو داگیر ئەوەی ئێمە بینیمانە لە داگیرکەری عێراقی و باسی بینیمان و ئێستش لیانە بینین ئەوەی ئێستا لیانە بینین ئیسرائیل نایکە ئیسرائیل لەبەرەوەی ڕەنگە چەکی هەبێ و ئەوەی هەبێ چەکی جیاوازی هەبێ ئەوەکە و ئیسرائیل هەیە دەوڵەتێکە ئەتوانێ ملهوڕی بکە دەوڵەتێکە ئەتوانێت جۆنە داتە ئێرادەی دەولی ئەتوانێ هەموو شتێک بکە ئەمانە ڕێگر هەیە هەندێک شت هێنایکن لەگەڵ ئێمە ئێوە تەسەور ئەکەن جگەل لەوەی کە لە دووسخورمات و ئێمە دەوڵەتێکی فدرال و دەستور و ئێمە ئەم عێراقەمان ڕزگار کردو هەموو ئەم تێکۆشەرانەی کە ئێستا لە بەغا حکومڕانن لای ئێمە پەناهەندە بوون کاک دکتۆر سەربەست و کاک سۆران بە تەفسیل ئەمازانن جەنابیش تحتمن ئەگەر لێتی کاک تۆ کامران ئەمانە ساڵی 2017 هاتوون تاڵانیان کردووە خەڵکیان کوشتووە ژنیان اغتصاب کردووە پیاویان اغتصاب کردووە لەبەرەوەی کەرامەتی پێشمەرگە بە حسابی خۆیان ئەشکێنن من تەسەور ناکەم سەربازی ئیسرائیلی سەربازی ئیسرائیلی ئەوە ناکە بەو معنای کە کەرامەتی ئینسان ئەشکێنێ بەو معنای کە کەرامەتی ئەشکێنێ شتی ترەکە ئەمە دیفاع نییە لە ئیسرائیل من دیفاع لە ئیسرائیل ناکەم من لەگەڵ حەلی دوو دەوڵەتم لەگەڵ حەلێکی ئاشتیانم لەگەڵ چارەسەرێکی گونجاو بەڵام ئەم دەوڵەتەی کە پێی وترە ئیسرائیل دەبێت ئەمنیەتی پارێزراو بێ دەبێت خەڵکەکەی هەست بکەن کە لە ئەمانە ئەژین ئەو شتە بوو کە ئەگەر ئەم عملیەی حەماس ئێران پێی نەکردایە ئەمە ممکن بوو لە ئایندەیەکی نزیکا بێتە دی سعودیە کە قەرار بوو تەطبیع لەگەڵ ئیسرائیل کا و ڕێککەوتنی لەگەڵ کە سعودیە لەبەرەوەی جلهێزێکی گەورەیە و لەبەرەوەی قودرەتی گەورەی هەیە و لەبەرەوەی توانای سەپاندنی مەرجەیە یەکێ لە مەرجەکانی چارەسەری ئەو مەسەلانە بوو و بە سعودیەکان ئەکرا ساڵانێکی زۆر بوو کاک دکتۆر کامەران جەنابەت لە من باشتر زانیم کاک دکتۆر سەربەستی ژەزانی ئەوەی ئیسرائیلەکان ساڵی 2000 ئامادە بوون پاشەکشەی لێ بکەن ئەوەی کە جەنابە دێڵێ ئەو ئەرزەداگیرکراوەی ساڵی 1960 ئەو سنوورەی کە بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایش دیاری کردووە ئیسرائیل ئامادە بوو لە هەر هەمووی بکشێتەوە تەنها لە 102 نەبێ ئەو لە 102 لە شوێنێکی تر بۆ تعویزەکەمەوە عەرەفات قبولی نەکردووە ئەمە نەخەتای گەلی فەڵەستینە نەخەتای ئیسرائیلەکانە نەخەتای گەلی ئیسرائیلە دەوڵەتێکی گەورەی زلهێزی وەکو ئەمریکا لە پشت ئەم مەسئلەیەوە بووە کلینتون گەیاندنی اتفاق بوش تەئیدی اتفاقەکەی کرد فەڵەستینیەکان نیان کردووە وەختێ تۆ کۆمەڵێک تیرۆریست لە شوێنێکی تر عملیاتەکان ساحەی عملیاتەکان بۆ ڕسم کراوە دروست کراوە ئەو شوێنەی کە پەلامەرە درێ لەسەر ئەرز دروست کراوە بۆیان چەندین جار تەدریبیان لەسەر کردووە لە شوێنێکی تر حازرەکرێن و ئەمە ئێران عملیەکی نەکردووە ئێران جەنگێکی هەڵگیرساندووە بەدەلیلی یەکەم من ببوورە پرسیارەکەم ئەوە بکەم بەردەوام دێمۆ لە دکتۆر کامرانیش بۆ وەڵامی ئەوانە بەردەوام حەماس بە تایبەت بەرپرسی دیاری حەماس یحیا سەنوار خالد هەنیە ئیسماعیل هەنیە خالد مشعل دەڵێن ئێران لە بواری عسکەری لە بواری ماڵی لە بواری چەک لە بواری هەموو تەسلیحاتی ئێمە لە ئێرانەوەیە و ئێران پاڵپشتێکی گرنگی مقاومەیە بۆ ئەمریکا و ئیسرائیل بەردەوام پێیان دەڵێن نا ئێران نییە و ئەوان دەڵێن ئێران پشتیوانیمانەکەن بەڵام بۆ ئەمریکایەکان دەزانن کە ئێرانە و ئەیانەوە ئێران لە مەسەلەکە دوورخەنەوە ئێران دوور ناخەنەوە ئێران ئەم جەنگەی زیرەکانە کردو ئێرانەکان زۆر زیرەکە ئێرانیەکان لە هەڵگیرسانی جەنگە لە ئیدارەی جەنگە لە تەکنیکە لە مفاوەزاتە لە زۆر زیرەکن ئێران دەوڵەتێکی زیرەک و میلەتێکی زیرەکنەوە تازە نیەوە سەدان ساڵە ئەمبراتۆریەتون و کادر دروستەکەن و قودراتیان هەیە ئێران ئەم جەنگەی بەچی کردووە سەرکە یەکەم بەهێزێکی سونە کردوێتی چەندێک عەرەبە کوژرێ و چەندێک فەڵەستینی و غەزاویە کوژرێ و حەماساویە کوژرێ ئەوەندە ئیحراجیتیان نیە بۆ ئێران ئیحراجیە بۆ سعودیە و بۆ میسر و بۆ ئوردن و بۆ وڵاتانی عەرەبی و بۆ مەرجایەتی عەرەبی سونە لە مەنتیقەکەیە ئەمە یەک دوو حیزب الله داناوە جاروبار بۆ فشەکردن تەسەورەکەی ئەو ساروخانەی کە حوسی ئەینێ بەهینەوە ئەینێ بە ئیسرائیلەوە
ئەینێ بۆ شوێنەوە کە منزومەی دیفاعی ئیسرائیلی ئەتوانێت بیگرێ و یەک ساڕوخی بەر ئیسرائیل ناکەوێت لە کاتێکا کە ئیسرائیل قاعدەی تری هەیە لەو بەری چەمەکەوە قاعدەی دەهلوکی هەیە بەرامبەر حوسەکانە لەو بەر لێی نادەن یەکێکە لە مهمترین قاعدەکانی ئیسرائیل لە ئەفریقیا و لێی نادەن ئەمە یاریە ئەستعرازە ئێرانێکە ئێران ئەستعرازەکە خۆی ناگرێنێتە شەڕەکەەوە محرەجیشە جاروبار دەبێ حرکاتی ئستعرازی بکە من دوسێ ڕۆژەش جەنابەت بینیت بتم هیچ نییە حرکاتی ئستعرازیە جەنگ بە 4 ڕۆکێت لەم لا و 4 درۆن لەولا حەسم نابێ ئێران ئەمان ئەکا بۆ هین بۆ استهلاکی محلی بۆی بە شیعی جیهان و بە حساب مقاومە وانە بڵێەوە ئەگەر ئێران ئەم جەنگەی هەڵنەگیرساندایە وەرەقەی فەڵەستینی لەدەست دەرەچوو کارتی فەڵەستینی لەدەست ئێرانەکان دەرەچوو ئەگەر تەطبیعی سعودی بکرایە ئەمە یەک دوو ئێران ئەوە کە لە بچە ئەبوو لە بەردەم قودرەتی سعودیە هیچ شتێکی بەرامبەر بە سعودیە پێ ناکرا بەڵانسی هێز لە ناوچەکەیە بە یەکجارێکی گۆڕدرا بۆیە ئێران دەبوو ئەم جەنگە هەڵگیرسێن ئێران تەدارکاتی زۆری بۆ ئەم جەنگە داناوە ڕۆکێت و تەقەمەنی و چەکێکی زۆری نەقلی حەماس کردووە لێەوە کردوێتی ئەم بارمتە گیراوانە کە جنسی جیاوازن بەشێکی بۆ درێژە کێشانی درێژە پێدانی جەنگەکەیە مەسئلەکە نەدڕندەیە نە مەسئلە تیرۆرە نە هیچ ئەمە بەشێکە لە پلانی ئێران بۆ هەڵگیرساندنی جەنگێکی درێژخایەن ئەبێت جەنگەکە بخایەنێ زوو نەنیشێتەوە خۆشی نەگرێتە ئەم شەڕە جار و باریش حرکاتی ئستعرازیەکە و هیچی لێ ناکەوێتەوە خاڵێکی تر هەیە کە دەبێت لێرە ئیزافێ بکەم بەنسبەت ئیسرائیلەوە ئەمە سراعی وجودە ئیسرائیل کاک دکتۆر سەربەز ئشارەتی بەشتێکدا ژمارەی کەمە ئەم ژمارەکەمە کۆمەلگایەکی عسکەرە کۆمەلگایەکی سەربازە پارەیەکی زۆر تێچوویشی زۆری چێتە کاری ئیستخباراتی و سەربازیەوە اقتصادی بەرگەی هەندێشت ناگرێ ئەم وەزعی کە ئێستا ئەکرێ حاڵەتێک هەستی ئەمان لای ژنێکی ئیسرائیلی لای مناڵێکی ئیسرائیلی لای باوکێکی ئیسرائیل لای دایکێکی ئیسرائیلی نایڵێت دەوڵەتی ئیسرائیل لێرە مهددە وەکو دەوڵەت کە ئەمنێتی دەوڵەت مهدد بوو ئەمە تەبیعەتی جەنگە کە بوو هەم نەبێ ئاخر جوملاڵێم من دیسانەوە گەڕێمەوە لەگەڵ کوشتنی مێرولەیەکیشنی زۆر باش سوپاس کاک سەردار کاک دکتۆر کامران دێمە لای جەنابەت کاک سەردار و دکتۆر سەربەز دەڵێن ئەم شەڕە قازانجەکەی چێتە باخەڵی ئێران و ئەچێتە باخەڵی تورکیەوە بەشێک لە داگیرکەرانی کوردستانەوە ئایا لە ڕووی سیاسیەوە لە بەرژەوەندی ئێمەیە بەو شێوە هەڵوێز بگرین یا ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕوانگەی تاریخیش کە کاک سەردار و دکتۆر سەربەز باسییان کرد زۆر جارێک ئەوەی بە ئاشتی بەدەستاتوە بۆ فەلەستینەکان شەڕ نەیتوانیەوە بەدەستی بێنێ پێ وایە تێکەڵ کێشکردنی مەسەلەی پان عەرەبیزم و مەسەلەی دینی ئەم دوانە بەردەوام لەگەڵ کێشەی فەلەستینیان دەیانتوانیوە هەم زەرپەی لێدەن هەمووەکو بارمتە بەشێک لە وڵاتانی ناوچە و وڵاتانی ئیسلامی بەدەستیەوە بگرن و ئەم دوو ڕوانگەش کە فەلەستینەکان هەیان بۆ هەمیشە وایان کردو بشنە هەڵوێستەکان ئەم بچێتە خزمەتی داگیرکەرانی کوردستانەوە لە ڕووی سیاسیەوە لۆژیکە کورد کە عەرەب دوو وڵاتی داگیر کردووە و تورکیە و ئێران کە دوو داگیرکەری تری کوردستان و بەرژەوەندیان لەم شەڕەوە هەندانیم شەڕایە لە ڕووی لۆژیکی و سیاسیەوە عەقلانیە کورد بچێتە ئەم بەرەوە یا دیفاع لە مەسەلەی فەلەستین بکە و ناڵێم ئیسرائیل شتێکی بۆ کورد کردووە بەڵام هیچ نەبێ ئیسرائیل داگیرکەری خاکی کوردستان نییە پێم هەیە دووبارە هاتینەوە سەر خانەی ئەوڵی بەحسەکە بەحسەکەی من ئەو شتەی بەس لە ئەو دیمانەی دەستی پێکە لەو تویتەی من بەراوردی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ حەماس نییە بەڵکو بەراوردی هەڵسوکەوتی دەوڵەتی ئیسرائیلە لەگەڵ دەوڵەتی ئێران ینی بەراوردی من ئەوەیە ینی خۆ هەروەک کاکسەردار باسی کرد ئەو شتانی ئەوە باستان کرد بە بارمتەگرتن و خەڵکی ئاسایی کوشتن خۆ جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد لە هیچ پارچەیەک بەو شێوەی کە لایەنە فەلەستینیەکان کردوانە نایان کردو ئەی بۆ ئەنفال کراوین ئەی بۆ سنەوە مەهاباد بۆمباران کراون ئەی بۆ عەفرین و قامیشلی و شوێنەکانی تری ڕۆژاوە هەموو ڕۆژ لەلایەن تورکیە بۆمباران دەکرێت ئەی بۆ ناوچەکانی دێهاتی کوردستان لە باشووری کوردستان لەلایەن تورکیە بۆمباران دەکرێت لەلایەن ئێرانەوە تۆپباران دەکرێت مەبەست ئەوەیە دەوڵەتێکی داگیرکرد کە دژمنی تۆیە لەسەر ڕناوەستێ بزانێت تۆ تێرۆریست یا تێرۆریزنی تۆ هەر کارێکی بکەی ئەو دژ بە تۆ بەو شێوەی کە دەبینین هەڵسوکەوت دەکات کەوایە هەڵوێزگرتنی ما
بەو معنایە نییە کە ئەمە لایەنگری ئەو هێزە سیاسیانین کە خەڵکەکەی ئەوان دەکوژرێن، بەڵکو ئەمە لایەنگری نەریتێکی ئەخلاقی و سیاسین لە ئاسەی شەڕ کەوایە ئەو بەراوردکردنە من جارێکی کرد و پای دەکەمە بەراوردی بینی دەوڵەتی ئێران یا دەوڵەتی تورکیا یا دەوڵەتی عێراقە لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل بەرامبەر بە قەزەیەکی نەتەوەیی کە لە فەلەستین هەیە. ئەوەی کە جوڵانەوەی فەلەستین هێزی تێرۆریستی لێوە دەرکەوتە وەکو حەماس، ئەوە هیچ شتێک ناگۆڕێ لەو واقعیەتە کە ئەو کەسەی لە غەزە ناڵە خۆی دەکوژرێ بە بۆمبی یەکتۆنی ئیسرائیل کە ئەمریکا داوێتیە مناڵی فەلەستینیە و ژن و منداڵی فەلەستینین. ئایا ئێمە دەتوانین بڵین چونکە حەماس ئەو کارە تێرۆریستەی کردو و ئێمە دژ بە حەماسین کەوایە قەیناکە با ئیسرائیل ئەوان بکوژە؟ بەحسی من ئەوەیە کە ئەمە لەباری لۆژیکەوە ئەخلاقیەوە سیاسیەوە لە هەر جۆرێک چاویلەکەی ناکرێ ئەوە بکەین، چون هەر ئەو چرکە ساتەی ئێمە دۆخێکمان دیاری کرد کە تێیدا کوشتنی خەڵکی سیویل حەڵاڵە دروستە، ئەو دۆخە دەکرێت بۆ ئێمەش بەکاربهێنرێ، چون ئێمە ئەو دۆخە ئێمە تعریف ناکەین، بەڵکو ئەو کەسەی هێزی بەدەست تعریفی دەکات، ئەو کەسەی ئەو لایەنەی کە دەوڵەتە تعریفی دەکات. وانە آخر بۆیە من پێم وایە لەو زەمینەیەدا هیچ دژایەتێک نیە بینی وای کە ئێمە دژ بە حەماسین بەڵام دژ بە کوشتنی خەڵکی غەزەین لەلایەن ئیسرائیلەوە. ئەوەی کە ئێمە ئەو جۆرەوە باسی دەکەین دەبێ هەڵوێست بگرین ئایا ئەوە شتێکی لۆژیکە، من ئەو ئێمەیە نازانم چین، چونکە من خۆم وەکو حیزبێکی سیاسی کوردی لەدانانیم. حیزبێکی سیاسی کوردی ڕەنگە زۆر ئاسایە کە محاسبەیەک یا بڵین بەراوردێکی زۆر جیاوازی لە منێ کە بێکە لە زانکۆیەکی ڕۆژاوای دانیشتم و هیچ چۆن بڵم ینی بەرنمەیەکی سیاسی دیاریکراوم لە بەردەستنی هێزێکی چەکداری پێشمەرگەم لە بەردەستنیە ینی خەمی پاراستنی ئەوانم نییە، ئەوە زۆر شتەکە دەگۆڕێ کەوایە لەبارەی ئەوەی کە ئێمە دەبێت چی بکەین ئەوڵە دەبێت ئێمە تعریف بکەین، چونکە کورد یەکدەست نییە، جارە هەر لە دەستپێکەوە 4 پارچەیە، لە هەر پارچەی بە چەندان هێزی جیاواز هەیە، هێندێک لەو هێزانە ڕەنگە خۆیان بە نزیکتر بزانن لە هێزە ڕۆژاوایەکان و بەو هۆی خۆیان لە نزیکتر بزانن لە ئیسرائیل. بەڵام پێم وایە کە ئیسرائیلیش هیچی نەکردو بۆ کورد و هیچیش ناکات، چونکە ئیسرائیل پەیوەندی ئیسرائیل لەگەڵ ئێران ئەو پەیوەندە دوژمنانەی کە هەیەتی ئەوەیە کە ڕەنگە لێرە ئەو کارە بکە لە شوێنێکی تر کارێکی تر. بۆیەش دۆخی کورد هیچ کاتێک نە لە ئەجێندای ئیسرائیلدا دەبێت نەی لە ئەمریکا. ئەگەر لە کاتێکی دیاریکراودا ئەمریکا یارمەتی کوردی کردووە لە 1970 بەر لە 1975 لە ڕێگای شای ئێرانەوە یا ئێستا لە ڕۆژاوە، ئەوە ئیوەی نییە کە ئەوان گوایە دۆزینەتەوەی کوردیان بۆ گرینگە، خۆ هەمومانەوەی دەزانین ئەوان بەرژەوەندی هایەکی دیکان هەیە کە ئەو بەرژەوەندەی ئەوان بۆ کاتێکی دیاریکراو لەگەڵ بەرژەوەندی ئێمە متابق بووە. ئێمە دەبێت بە هەستکردن بەم بە ئیسلاح کۆنتینجنسیەوە بۆ شتێک بە ئیسلاح بۆ دۆخە دیاریکراوەوە موقف بگرین یا سیاست دابڕێژین. وەختێک لێرە دەڵم ئێمە مەبەستم دانەبەدانی هێزەکانی سیاسی کوردە، جا ئەو هێزە سیاسانە لەباری ئیدۆلۆژیکەوە لێک جیاوازیش بن بە بڕوای من تا جێگای بە پەیوەندەکانی دەرەوەی کوردستان دەگەڕێتەوە، ینی لە ئارسەی نێونەتەوەی و نێودەوڵەتی بە بڕوای من هەمویان لە یەک دۆخدان، ینی ئەوە زۆر دەوەدا فەرق ناکات تۆ کۆمونیستی یا ناسیۆنالیستی. وەختێک بەرژەوەندی ئەم زل هێزانە پەیوەندی واقع بەڕاستی بە دۆخی ئێمە نیە، بەڵکو پەیوەندی بە ئەو بەرژەوەندانی ئەوان هانە بخۆیان ئەنداری کردو بۆ وێنە ئەمریکا بۆی گرینگە کە رووسیا کە لە سووریا دەبێ ئەوانیش زێپێچان هەبێ، بۆ ئەمریکا گرینگە کە خاچی سووریا بەکار نەهێنرێت لەلایەن ئێران و هەشتی شعبی و عێراقەوە بۆی کە حیزبوڵڵا ساڕوخی بۆ بچێ و دژ بە ئیسرائیل هەڵسوکەوت بکرێ. کەوایە بوونی هێزەکانی ئەمریکا لە سووریا بە هۆیەنێکە ئەوان دڵیان بۆ کوردستان دەسووتێ یا مەسەلەن سوزانم لایەنگری کۆنفێدرالیسمی دموکراتیکن یا هەر شتێکی دیکە و دەزانین کەوان نییە. کەوایە بە بڕوای من بەپێچەوانەی ئەوەی کە زۆر کەس پێی وایە کە لۆژیکەن چونکە ئیسرائیل دژ بە ئێرانە باشتر وایە ئێمەش وەکو کوردی ڕۆژهەڵات دەبێت لایەنگری ئیسرائیل بین، ئەم پێم وایە هیچ بەرژەوەندێکی ئێمە دابین ناکات. ئیسرائیل قەت نایە لەبەر ئێمە لەگەڵ ئێران شەڕ بکە، ئەگەر قرار بێ شەڕەکەی بکە هەردێکە چێ ئێمە دژ بە ئێران بین چ نەبین. و بەپێچەوانەیە و شتەی دکتۆر سەربەست و کاک سەردار باسییان کرد، ئەمن پێم وان نییە کە ئەمریکا و ئیسرائیل بەتەما بن
نەخشەیەکی داریکراویان بۆ ئێران هەبێت ئەسلەن وانە ینی ئێران هاوار دەکا کە من لایەنگری حەماسم چەچیان دەدەمێ پشتیوانی ئەوانم هێزەکانی نیابەتی خۆم ئەوە خەریکم لە سووریا و عێراق دژ بە ئەمریکا بەکاردێنم هێشتاش ئەمریکا دێ دەڵان نەخێر بەپێی زانیاری ئێمە ئێران ئاگای لێ نەبووە ینی ئێران دەبێت چی بکە کە معلوم بێکە مەسەلەن بەشێکە لەو شەڕە بۆ چونکە لە یەک ساڵی داهاتوودا لە ئەمریکا هەڵبژاردن دەکرێت و بۆ بایدن هەڵبژاردننی خۆی لە هەموو شتێک گرنگترە ینی ئەگەر تەواوی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستش ئێران داگیر بکات پێوانی ئەمریکا لەو یەک ساڵەدا شەڕ لەگەڵ ئێران بکە ئەگەریش بیکات دوای ڕەنگە هەڵبژاردن بێت بۆێژم پێم وایە ئەو شتەکە گۆیا چونکە ئەمە جوڵانەوەیەکی باشین سلوکمان باشە و تێرۆریستینین و کەوایە ئێمە خۆمانی لەو بەرەیە ببینینەوە هیچ گۆڕانکارێک فێک نایێنێت چونکە لایانی بەرامبەری ئێمە هیچ کار نەهاتۆ بزانێکە چونکە مێتۆدی مە مێتۆدێکی ئینسانی تر بووە تێرۆریستین نەبووە کەوایە ئێوە ئەنفال ناکەین کیمیاییتان لێ نادەین بە هەزاران کەستان لێ ئەدام ناکەن لە زیندانەکان هیچ نەکردو لە ڕووی اخلاقیشەوە دەوڵەتی فەلەستین دروستە بێت دەوڵەتی تر بە وڵاتانی عربی و ئیسلامی لە ناوچەکە زیادە بێت چی لە مەسەلەی کوردە گۆڕێت زۆر باشە ئەو شت لەم هەیز باس بکەم ئێوە باسی پان عربیستنتان کرد 22 دەوڵەت یا 20 چەند دەوڵەتی عربی هەیە وانی آخر چیان کردو یانە تۆ چاولێکە میسر تانکەکانی هێناوە لە ڕەفعدا ناوە دەڵان ناڵم یەک دانە خەڵکی فەلەستینی لە غەزە بێتەوە بەرتر یعنی چی پان عربیزم یعنی چی یعنی خوانە هیچیان بۆ خەڵکی فەلەستین نەکردووە نا میسریەکان دەڵێن سعودیەکان دەڵێن ئەوان دەڵێن ئێمە چەندین شەڕی فەلەستینمان کرد فەلەستینەکان ئامادە نین ئەوان وا دەڵێن ئەوان ئامادە نین بەرژەوەندی خۆیان بکەنە قوربانی قەزەیە کە هەمیشە وڵاتانی تر وەکو ئێران نامە بەستی منیژەوەی کەوایە پان عربیزم هیچ مافی بەسەر فەلەستینەوە نییە دەوڵەت عربەکانی اتفاقن هەموو ڕۆژی حازرن دوو جار خەڵکی فەلەستین قوربانی بەرژەوەندی خۆیان بکەن هەروە کردیان ئەوە عربستان خەریک بوو پێکدا دەگەڵ ئیسرائیل ئەوانی تریش پێکاتن بەحرین بوو کویت بوو و ئەو ئیسلااو شتێ پێ دەڵێن ئابراهام پرۆتۆکۆلز ئەوەی کە ئەو شتە ئەو شەڕەی هەماسکردی ئەو شتەی بەلاڕێدا برد ئەوە شتێکی زۆر دروستە ئەوەی کە ئێران پشتیوانی چەک و هێز و سیاسی و دیپلۆماسی بە هەموو جۆرێک لە حەماس کردووە ئەوەش دروستە چونکە خۆ نایشارێتەوە بۆ خۆی دەیڵا حەماسش دەیڵا بەڵام من پێم وانە کە کەسێک لە ئێران دەبێ مەسەلەن تەلەفۆنێکی کردبێ لە یحیا سینوار کوتبی مەسەلەن تۆ دەبێ هێرش بکەیت ئەم پێم وایە بەو جۆرە ئێمە ئەیجنسی خەڵکی ئەو هێزە لە بەرچاو ناگرین وەکوەیەکە بڵین چونکە لە هەشتاکان هێزەکانی کوردی باشوور هاوکاری ئێرانیان کردو دژ بە دەوڵەتی بەعەز لە شەڕدا کەوایە ئێران دەستوری داوە مەسەلەن لە فلان هێرش بکریا هێزی پێشمەرگە ئەو کارە بکە ئەو کارە بکە خۆوان نییە هێزی پێشمەرگە دەتوانێت پشتی یارمەتی وەربگرێ بەڵام بڕیاردانی عملیاتی خۆی لەدەست خۆیدا دەبێ ئەمە پێم وایە دەوەیدا ڕەنگە ئەو شتێ حەماس بۆ خۆی دێڵا ڕاست بێک ئەوان نەک بە ئێرانیش هەر بە ئێرانیان نەکوتۆ چونکە دەستگای استخباراتی موساد لە ناو ئێران ئەوەندە بەهێزە هەروەک بینیومانە چەند نەفەر لە ناو ئێران بەدەست ئیسرائیلەکان کوژراون چەند شوێنی هەستەی و ناوەکی ئێران لەلایەن ئیسرائیلەوە هێرشی کراوەتە سەرێ کەوایە شتێکی سروشتیەکە حەماس ڕەنگە لەوانی شاربێتەوە بەڵام ئەو بە معنانەیە کە ئێران پشتیوانی حەماس ناکە بەڵام بریاردانی عملیاتی لە سەحێکی تاکتیکیدا پێم وانە شتێک بێکە ئێران بریاری لەسەر بدا بەڵام یەک شتی دیکە فقط ئیزافە بکەم یەک جملەی دیکە ئەوەی کە ئێمە بڵین ینی ئەو کوشتنی ئەو خەڵکە ئاسایی کە ئیسرائیل دێکا لە غەزە دیارە بەرپرسیارەتی سەرەکی دەکەوێتە سەر و کەسەی بلەخەرە بۆمبەکە داوێتە خوارێ و خەڵکەکە دەکوژێ بەڵامە من پێم وایە حەماسش بەرپرسیارە دقیقاً بەو هۆیەی کە ئەو عملیاتی حوتی ئۆکتۆبر کردی خۆ ئەوان دەیانزانی بەرهەڵسکاری ئیسرائیل چۆن دەبێت ئەوان دەیانزانی وەڵامی ئیسرائیل چۆن دەبێت بۆیە لە قاتی دووهەمدا ئەوانش بەرپرسیارن ینی ئەو بەو ینی ئیدانەکردنی ئەو شتەی ئیسرائیل دەبێتە بۆ معنای تاییدی ئەو شتەی حەماس کردوێتی نییە ینی ئەو دوشتە هیچ ناتەبایەکیان لەگەڵێک نییە زۆر باش کات بەست وڵاتانی عەربی پشتیان کردوتە قەزای فەلەستین هەست پێ دەکەم ینی لەبەر من پارچەی کچکەمە ئێوە هەردوو پارچەی دیکە دەسەلات دکەن کاتی زۆرمانەیە دیالۆگ کاکە ئەوە دیمۆغرافیا حەق بۆ نادێت من دوێ تشتێکی تۆزێکی ڕوون بکەم بۆ ئێوە غەزە حەماس بخۆی چییە واکی ستراکچەر ئایدیۆلۆجیکال ستراکچەر
وایکی ڕێخستن من تەنیا نەبەس یعنی لەگەڵ کاکسالە سەردارم کە ئەمە مەسەلە گرۆپێکی تیرۆریستە ئەوە لە تیرۆریست وردترە یعنی ئیسلامی فاشیزمە ئەوەی میساقی حەماس بخوێنێ ئەیزانە بێ مەبەستم پێ یعنی ئەوە لەلایەک میساقی حەماس داوای نەبوون کردن یعنی کوونکردنی جوڵەکان دەکێ و نابینێ ئەمە شەڕێکی سیاسیە نیوا دنەتەوە دەبینێ شەڕێک نیوان کافر و مؤمن نیوان مسلمانان و جوڵەکان و حتا بە دەقی ئیسلامیش ئەگەت وەرەی قورئان ئیسرائیل ئەو زەوی ئێستا هەیە کە بەناو دەبێت ئیسرائیل یان فلەستینە that God promise بۆ بەنی ئیسرائیل ئەوە وعدی خوددایە یان بەڵێنی خوددایە بۆ خەلکی یان کوڕەکانی نەویەن موسا و ئەوەی باوەری پێ نەکێ باوەری بە قورئان بە وحی ئیلاهی ژناکێ ئەوەی باش زانبن یانی بەڵام عینی وەخت من قبول ناکەم ئیسرائیل بەراورد بکەم لەگەڵ تورکیا و ئێران بەڕای من لە ڕووی ئەخلاقی کە دوو ڕژیمی سیاسی و دمنتال دوو لۆگۆسی پۆلیتیکال لۆگۆسن زۆر جیاوازی هەیە ئیسرائیل تا ئێستا دژی کۆلتۆری عەرەبی ڕانەوەستایە ئیسرائیل قبول دەکێ بە هەبوون زمانی عەرەبی تەمسیلی عەرەبان لە ناو بەرلەمانی زۆرە ئیسرائیل اعترافی بە هەڵەبوونی خۆی دەکێ و لە ڕووی مافی تاریخیش ئیسرائیلەکان لە عەرەبان زیاتر بەڕێژە هەمی بە وەسایق دەبڵێ و هەمی لە سەردەمی عومەر بن خەتاب حتا سەردەمی سەلاح الدین ئەیوبی بەڵێن بە جوولەکاندانا کە ئەمە زەوی خۆتانە ئەمە باش زانبن و لە ڕووی ئەخلاقی ئەم دەسەلاتی هاتنە لە ئیسرائیل ئەمە لەگەڵ کوشتن نیمە و مافی گەلی فەڵەستین بۆ چارەسەرکردنی داهاتووی خوا و مافی خوا ئەوە نیقاش تێ ناکەم بەس من ناوێت تێکەلبوو نیوان شیکردنەوەیەک سیاسی و ئەخلاقی بکەم لەبەر هیچ باوەری من نییە لە سەردەمی مۆدرنەتی جگا لە پێش سەردەمی لە ڕۆژەکان کە سیاسایە و ئاز پراکتیکال توشتێک ئەخلاقی بوو ئەبەدەن لە هیچ جاران نەبوو تاریخ و سیاست دوو تشتێن یعنی لەسەر ڕووداوەکانی واقعی و بەرژەوەندیان تێدا مەسەڵەن وەکی جەنابتان باش زانن و هەمیشەیە لە ڕووی وردکاری نەبزوتنەوەی ڕێزگاری کوردستان کورد لە هەر چوار پارچەی کوردستان وەکی حەماس نەکردنا بە نزیکترین نمونە بۆ تەبینم و شەڕی عەفرین کە تورکان بەو توندڕەویە و خراپتریژی بکرانە لە ئیسرائیل لەسەر خەڵک کرد شەروانان خەڵک دەرکرد بخۆی مان و 3000 کەس شەهید بوون یعنی نەچوون لە ناو خەڵک خۆ نەپاراستن لە خەستەخانە خۆ نەپاراستن و نەکەتن پشت کەسین سڤیلدا ئێستا حەماس وا دەکێ و بە باشووری کوردستان حتا لە سەردەمی ئەنفال توانای کورددا بوو وێران پێشمەرگای هەمی هێزین سیاسی کوردستان لە بەغدا هەبوون ئەم شتێن حەماس نەکردن حەماس ئێستا تەمویلی یعنی فاوندەرە لە عەفرین ئەو مستەوتەناتی دەبن هەمی حەماس دەکەن بە پەری حەماس ئێستا پلانێکی تورکیایە ئەو بریندارانە تێنێدا لە عەفرین جێبەجێ بکە باشە ئەوە تونە ئەم خالد مشعل چی گوتیە لە سەردەمی داگیرکردنی عەفرین ئەلێمە زۆرمان تێدگەن لە هەست و نیگەرانی دەوڵەتی تورکیا لە بواری ئەمنی خۆی قەومیان لە بواری ئەسایشی خۆی نەتەوەی ئەمە شەڕی بە قسەی ئەوینە شەڕی داگیرکردنی عەفرین بەلگەنامەیەکە لەسەر ئیرادەی تورکی لەسەر ئیرادەی هێزی تورکەکان واشانازی پێکرد ئەوە لە ڕووی ئەخلاقی با تشتێک دیکە بتە بڵێ دوو میدان لە حەماس لە غەزا بە ناوی سەدام حسێنە لە ڕۆژی سیدارکردنی حەماس سیدارکردنی سەدام حسێن خەڵکی غەزا کۆنی ڕەشدانی خەیمەی عەزادانینە و بەدەهان تاخ و ئەوانە بە ناوی سەدام تا ئێستا ئەمە ڕای گشتی حەماسە
باشا اگه کوردك ئەمڕۆ بڵێ وەڵی کاکە ئێمن تێدگهم ئەو نیگەرانی ئیسرائیل سەبارەت وەکی چۆن خالد مشعل چۆن بێ هەستیان ئەیتوانن وەردە دەولەتێک ئۆکەی دەولەتێکی تەکنەلۆجیای هەیە حەماس تا ئێستا 12,000 ڕێکۆت ئەو ساروخ ئەو چ فرێدانە شارەکانی ئیسرائیل وەک لە ئیسرائیل زیاتر ئەوە دانا بەڵام فەرق چییە ئەن ئەوەی حەماس ئەوەی ئەستیوپتن ینی نەزی ئەمە ئەگە بەدەستی حەماس بە لە ئیسرائیل زیاتری بکرانە ئەمە من ناوێ ئەمی تۆدا بۆ بەراوردکردنی کەمی حەماس ئەفلاس دەبێت لەبەر حەماس لە ڕووی ئەخلاقی لە ئیسرائیل حتمما نزمترە وەگە بەدەستی حەماس بێ هەمی جوڵەکانیش ئێگورێنێ ئەوە دنیابە لە داعشیش ینی ئەمە ئەگە لە داعش نەکەمتری داعشە ینی لە ڕووی ڕفتاری خوا ئەی سیاسیج و لە ڕووی ڕفتاری خۆی پراکتیکال کردنەوە اینجا ئەم مقارنە نابێ حەماس ینی بامە ئەیهاف دکتۆر لەبەر ئەم هۆکارانەیە ئەم بابانەیە کە دیفاع لە حەماس ناکە لەبەر ئەوەیە کە وڵاتانی خەلیج دیفاع نا دەوڵەتی عەرەبی عەلاقە بەوەی نییە دەوڵەتی عەرەبی سیمینارێک دیکە دوێ بە وردەکاری بڵێم لە ساڵی 48ەوە لەگەڵ ئیسرائیل ئەوە تەفاسیل ئەوە هەلوێستی عەرەبان ڕێژیمێن عەرەبی ئەوە تشتێکی دیکەیە بەس من دوێت تشتێک ینی بەڕاستی ڕوون بکەم لە بیرم چوو مەسەلەی حەماس ئێستا لە ڕووی ئەخلاقی ئەمە نایتوانن ئەم مەسەلە ئەوە بەس بکەن وقەتعانیش نابێ و ئیسرائیل وەکی کاکسەرداری باس کرد لە نیگەرانیەک بوونەوەریە ینی وجودیە ئەگەر حەماس بەهێزتر ببێ باوەڕ ناکەم ئیسرائیل بمین و ئەوە حەقیانە تۆ دژمنە کاتیە نەبوونی تەدوێ ینی تا وڵاتت و جێگت و هەمیشت وێران بکە منە دیفاع ئیسرائیل ناکە من تعاطف لەگەڵ بەس حەقی ئیسرائیل هەیە لە ساڵی 48 کە بڕیاری نەتەوی هەبوو 80% زەوی ئەم زەوی ئێستا هەیە دانا فەڵەستینە 20% دانا ئیسرائیل فەڵەستینیەکان قبول نەکرد و دەوڵەتیان عەرەبی وەختە پاشی لە دوای 67 عینیشی بڕیاری ناودەوڵەتی بوو هەری هەمیشە قبول نەکرد 40% بوو ئێستا گەهاشتە 12% هەمیشە سێر بکە کوێت پشتگیری منظمەی تحریر کرد فەتح کرد و پەرە بۆواندان کە سەدام هاتە کوێت سەدام یەکسەر خیانەت بە کوێتیان کرد یعنی یاسر عەرەفات بەخۆ لە کوێت دانیشتوو و فەتح لەوێ هاتە دامەزرا پشتگیری سەدام سیاسەتی فەڵەستینی زۆر هەڵایی بوونێ پاشی جگا لەوێ لە کوردستانی عێراق و لە عێراقیش پشتگیری سەدام حوسێن کرد پاشی چوون پشتگیری ئیران کرد کە ئێستا دنیا گشت لە دژی ڕژیمی ئیرانیە بە بریاری ڕژیمی ئیرانی ئەم شتان گشت بووە ئێستا لە پشتگیری تورکیا قەلعەت شقێف هەیە ینی کەلاتی شکێف کە گەورەترین شەڕ لە هەشتاکان لێ بووە 27 شەهیدیان بووە بەرامبەر جێشی ئیسرائیلی ڕاوەستاندن لەوانە 14 شەهید کوردی باکوور بوون ئەو وەختە شارۆن وەزیری بەرگری بوو هات لە سەریان تەماشەکە ئەمە ئەم سەری پهیند بەواندا گۆ ئەم سەری نەسەری عەرەبانە گۆ ئەمە سەری کوردە تەسەوورکە وا ئێستا فەڵەستینیەکان و تۆ مەسەلەی ئەرس و تاریخی غەزە و ئەو شتێن ئێستا دەبێت بەو شێوە نابێت لە نوێ مانگنووسی من لەگەڵ فەڵەستینی جۆرج حەبەش و مەحموود دەرویشم لەگەڵ فەڵەستینی اسماعیل هەنیە و خالد مشعل نیمە ئەمە بە قسەی کوشتنی منداڵە هەر نابێ ینی نابێ ئەمە ینی گۆمان بکەن یان گفتوگۆ بکەن بەڵام دبابێ ئێمە لە ئێستا ئەمە خۆبزر نەکەن لە حەدیسی ئەخلاقی ئێستا تشتێک هەیە دەبێ تەواو کە شەر دەست پێ کرد نەمات و بەدواتکەوەی ئایا ئەخلاقیە ناخلاقی لەبەر شار لە بنەمادا نەتشتێکی ئەخلاقیە کە کەسێک بێ کوشتن بەڵام خراپی لەوەیە کی دەردچێ کی یەکەم کەس دەردچێ ئێستا حەماس دەردچێ قەدیە فەڵەستینی دەردچێ نامینێ ئەمە
دكتور جان اما مسألەیەک زۆر خراپە حماس کردیا ئەمە ناتنەوە حەقی مافی گەلی فەڵەستین هەیە بەڵام گەلی فەڵەستین بوو ئەوەی حماس دەرکرد ینی لە هەڵبژارتندا دەرخستن گەلی فەڵەستین بوو ئێ خۆپێشاندان و شاهی کردن کە تورکیا عفرین داگیر کرد گەلی غەزا بوو تعدیدەن لە جادا گۆڤەند کرد گەلی غەزا بوو بەس من وا ناکەم يعني میراتی منی ئەخلاقی قضیەی کوردی هیچ جاران ئەم مەسەلە ناکە ئێمە قبول ناکرد گەلی فەڵەستین مافیان هەیە ئەم کاری کە ئێستا ئەسرائیل دەکەی بە هەر حالی نەجێگێ ڕازەمەندیە و جێ ئیدانەیە و زۆر سپاس کا دکتۆر کاک سەردار بە دکتۆر سەربەز حەقی خۆی بردی تروتی با زوڵمی لێ نەکەین ئێستا من بووم پارچەی گەورە من لە شوێن باکوور ئەم دیارە عەرەبەکانیش بۆ خۆیان خەڵکی تریان داگیر کردووە لە لیبیا لە مەغرب لە وڵاتانی عەرەبی بەشێک لە خاکی ئەمازیغەکانیان داگیر کردووە دوو پارچەی کوردستانی لایەن عەرەبەوە داگیر کراوە بابێنەوە سەر پرسیارێکی گرنگتر کە دێنە سەر ئەوە کە بۆچی وڵاتانی کەنداو لە بەرامبەر پرسی مەسەلەی حەماس لە بینی ئیسرائیل و حەماس بێدەنگن یا ڕۆڵێکی زیاتر لایەنە ئینسانیەکەی دەبینن پێ وایە کات سەرداران بگەڕێتەوە بۆ ئەوەی کە مەسەلەی پرسی فەلەستین کە هەمووتان متفقین لەسەر ئەوەی کە پرسێکی ڕەوایە و بە جۆرێک لە خەریک بوو بە جۆرێک لە چارەسەر بگا لە نێوان دانوستانەکانی نێوان سعودیە و ئیسرائیلەکانە بەڵام پەک خرا لایەن ئێرانەکانە و پێ وایە تووڕەیی وڵاتانی کەنداو بۆ ئەمە ئەگەڕێتەوە بۆ لێدان لەم پرۆژەی ئاشتی ئەگەرێتەوە کە بێدەنگن یا لە داهاتوە کەنداو ئەتوانێت چ ڕۆڵێک بینێت لە چارەسەرکردنی پرسی فەلەستین سپاس وڵا من ئەمێ ئەو مۆزوعی ئەخلاقیە لە دوو دیاڕایەک لاکەینەوە ئەخلاقی لە ئاستی قیەمی یونیڤەرساڵ و لە ئاستی تاکە کەس جا لە دەوڵەت تعریفی ئەخلاق بەنسبەت دەوڵەت مۆرالیتی بەڵێ جیاوازە مۆرالیتی ستایلیش کایت بە ئەڵمانی دەڵێن ستایلیش کە ئەخلاقی مەودوعی بەڵێ دووشتی جیاوازە لە ئەسڵا شتێک هەیە کە لە سیاسەتە ئێمە خوێنین ممارەسەیەکەین پێی وترێ واجبی سیاسی مەسئولێتی سیاسی ئەم مەسئولێتە سیاسی من مەسئولێتێکی یۆنیڤەرساڵە تا ئەو شوێنەی دەسەڵاتم بەسەری عاشکێ تا ئەو شوێنەی دەسەڵاتم بەسەریان ناشکێ ئەبێتە شیعارات ئەبێتە دروشمبازی یان ئەبێتە بەکارهێنانی مەسئلەیەکی ڕەوا بۆ مەبەستێکی ناڕەوا وەکو ئەوەی ئێران و تورکیایی کرد ئێران و تورکیا هاتوون فرمێسکی تمساحی ڕێژن بۆ فەڵەستینوە بۆ غەزەوە بۆ نازانم چیوە ئەم مەسئلەیە ئەمە پەیوەندی بە ئەخلاقی یۆنیڤەرساڵەوە نییە پێم وایە ئەو دوو زاتەش و جەنابیشت کۆکین لەسەر ئەمە دەستڕاگەیاشتنیش نییە ئەمە بەکارهێنانی مەسئلەیەکی ڕەوایە مەسئلەیەکی ئەخلاق و قیەمی یۆنیڤەرساڵە بۆ مەسئلەیەکی ناڕەوە کە بەرژەوەندیەکی ناشرینە و باجەکەی خەڵکی غەزە و فەڵەستینەیدا مە دوو مەسئلەی جیاوازە بۆیە دەوڵەت بەرژەوە ئەخلاق لای دەوڵەت مەسئولێتە و مەسئولێتە بەرامبەر یەکەم جار لە یەکەوەتانەوەتونۆ مەسئولێت و ئەرکە بەرامبەر بە وڵات بەرامبەر بە دەوڵەت بەرامبەر بە دەوڵەت بە ئەرز و بە سیادە و بەگەلەوە ئەمە ئەرکی ئەساسیەتی وەختێک پەلامارە درێ وەختێک ئەخرێتە مەترسیەوە لەم مەسئلەیە دەوڵەت هین نازانێ بۆیە لێرە واڵێم سەرۆکی دەوڵەت وەزیری بەرگری سەرۆک ئەرکان سوپەر فەرماندەیەکی گەورەی سوپا لە ڕاستی ئەرکێکی ناخۆشە من هەندێک لەو مەسئولیتانم بەخۆمەوە بینی و ئەزام چەند سەختە ئەزام چەند قورسە لە لەحزەیەکە قەراری شتێکە دەی کە یعنی ئەگەر وەکو خۆت بی خۆت ئازاری پێوە چێژی بەڵام ئەمە شتێک پێوترێ واجب و دەوڵەت و قەوارە وەکیان ئەمانە نازانێ بۆ چونکە بەرامبەرەکەت نایزانێ کاک دکتۆر کامەران ئەمە زۆر باش بوون من چەند ئینسانیش بم ئەو سیاسەتی سڕینەوە و لە ناوبردننی منی هەیە بۆیە من ئەرکم لە ئەسڵا پاراستنی بەرژەوەندەکانی خۆمە و ئەرکی ئەخلاقی دەوڵەت پاراستنی دەوڵەت و پاراستنی دەوڵەتە وەکو خاک وگەل و ئەوەی کە ئێستا ئیسرائیلێکە لە ڕوانگەی دەوڵەت بوونەوە لە ڕوانگەی دەوڵەتەوە ئینێک بەتحاڵی بوون دەبێ کارێکی نەئەخلاقی نییە
لە ئاستی ترا لە ئاستی مافەکانی مرۆڤ و لە ئاستەکانی ترا ئەمە ئەکرێ هەموو جەنگەکانی مێژوو ئەتوانم بڵێم ئەم شتانە تیای ڕوویداوە و هەر جەنگێک کێ بیکە سبەی نێبیکە کۆمەڵێک شاعر بچن جەنگێک هەڵگیرسێنن بەشێک لەو تاوانانەکەن ئەوە سروشتی جەنگە و ئەمە بەشێکی پەیوەندی ڕەنگە بە عدوانێتی سایکۆلۆژیای مرۆڤۆیە کە نامانەوێت باسەکە لە سیاست و بۆڕین بۆ سایکۆلۆژیا و بۆ فرۆید و بۆ بوارەکانی تر بۆ باسی ئەم مەسئلەیەم کرد بۆیە بڵێم کاک دکتۆر کابران پرسیارێکی گرنگی کرد ئێمە کێ ئێمە دوو ئێمەمان هەیە ئێمە یەکمان هەیە کە ئەفرادین و ئێمە فەردی عادینین تاکە کەسی ئاسایی نین ئێمە سێ کەسین لە ئاستی باڵاین قسەمان بیستراوە خەڵک قسەمان لێ وەرەگرێ هێزە سیاسەکان قسەمان لێ وەرەگرن هەر کەسێک بنەوەیەک و کاریگەری هەیە قسەی ئێمەی دووەم کووردە و من لەگەڵ ئەوەم کە ئەگەر ئێمە لەسەر زۆر شتیژ ناکۆکین خۆ ئەکرێ لە مەسئلەیە کۆکبین ئایا ئێمە لەم مەسئلەیە لایەنداری بکەین یا بێلایەن بین ئەمە پرسیارەکەیە کە لە سەرتاوە جەنابەت کاک سۆران دەڵێت من پێم وایە ئێمە بە هیچ جۆرێک نابێ لایەنداری بکەین بەڵام حکمیشە لایەنداری بکەین بە هیچ جۆرێک نابێ لایەنداری بکەین ئەسڵەن ئێمە خۆمان هێزمان قودرەتمان دەسەڵاتمان کێتە لایەنداری ئەم بکەین یا لایەنداری ئەو بکەین و خۆمان بگلێنینەوە شەڕێکەوە کە ئەسڵەن قۆناغیشی نییە وەختی نیە ئەمریکا هێزێکی گەورەی جیهانی بووە لە جەنگی یەکەمی جیهان و جەنگی دووەمی جیهانە لە سەرەتاوە نەچۆتە جەنگەکە بەرەو یەکلاکردنەوە وەزعێک چووە ئەنجا چۆتە ناوی بە قازانج سەیری ئەوەی کردو بەکوێ ئاشکێتەوە قازانجی خۆی ئێمە ڕاستەوخۆ نەبین بەتەرەف لەم شەڕە بەڵام من وتم لایەندار بین لایەنداری کێ بین لایەنداری بەرژەوەندەکانی خۆمان بین وەکو کورد بەرژەوەندی کوردی تێدایە هیچ دەرفەتێکی بە بەرژەوەندی خۆمان وەستاوە لەسەر خۆمان وەستاوە خۆمان بزانین تێگەشتنێکی وردمان هەبێ پەلەپەل نەکەین خۆمان نەکەینە قوربانی دروشمبازی لە بەلاش هەندێکمان نەچین پشگیری ئیسرائیل بکەین و هەندێکمان بین لەبەر ئەسبابی ئاینی لەبەر ئەسبابی نازام ئایدۆلۆژی لەبەر ئەسبابێکی لایەنداری لە حەماس بکەین کاکە لە باشوور لایەنداری لە حەماس هەیە لایەنداری لەگەلی فەڵەستین نییە لایەنداری لە حەماسەکرێ باشوور خەریکە دابەشە بۆ حەماس لە بینی خۆمانە خەریکە تفەنگ هەڵەگرین بۆ حەماس چاکن یا خراپە لەسەر کەرکووک و قەڵەشلۆ و مەهابات ناگرین خەریکە ئێمە شەڕ ئەمە مشکلێکی گەورەی ئێمە پێم وایە ئێمە لە قۆناغ کاک سۆران ئەمە بۆ گرنگە ئێمە لە لەحزەیەکی مێژووە ئەم جەنگە ڕووەدا کە ئێمە لە ئەواخری قۆناغی ئینتیقالین بەرەو نظامێکی عالەمی تازە قۆناغی ئینتیقالی سروشتی وایە کە بەڵانسی هێزە گۆڕێ توازنات لە جیهان ئاگۆڕێ قەواعدی سلوکی سیاسی ئەگۆڕێ و مناطقی نفوزی ژەگۆڕێ و خەریتەکان و نەخشەی وڵاتانی ژەگۆڕێ بۆیە لەو جۆرە زروفانەیە کە نظامی تازەدا ئەمەزرێ واردە هەندێک دەوڵەت لە ناو بچن واردە هەندێک دەوڵەت دابەش بن واردە هەندێک دەوڵەت تازە دابمەزرێن لەم ڕوانگەیەوە ئەمە ممکنە لە ڕوانگەی سیاسی و بەرژەوەندی سیاسیەوە دەرفەتی زۆر گەورەی تێدابێ بۆ کورد بە تایبەتیش لەم مەسئلەیە بمانەوە نەمانوێ تورکیا و ئێران بیانەوە نیانەیە بە نەوعێک لە نەوعەکان بوون بەتەرەف اینجا ئێستا ئەمریکا ئیداری ئەمریکی کاک دکتۆر سەربەست زانیاری هەیە قەرارێکی تریان هەیە یانیانە من لەمە لە ڕاستیە زانیاریم نییە بەڵام ئەمە لە نەتیجەیە خطورەتی ئێرانی زەقتر کردوتەوە بەنسبەت ئیسرائیلەوە ئێستا ئەگەر ئەمریکا لێگەڕێ ئیسرائیلەکان لە ئێرانەدەن هیچ مەجالیتیان نیە و پلانی 10 ساڵ زیاتریشە پلانیان هەیە لە ئێران بدەن و ڕژێمەکە بڕوخێنن و لێشی بدەن ێ ڕوخێنن باوەڕکە لێ بدەن ئێ ڕوخێنن بەڵام تەوقیتەکەی نهاتوە لەسەر مەسئلەیەکی تر دەمەوێت هەندێکشت بڵم لەسەر مەسئلەی پان عەرەبیزم لە ڕاستیە شتێک نیە ناوی پان عەرەبیزم بێ بە لەسەر ئەمە کۆکبین چونکە عەرەب لە ناوخواانە کۆکنی لەسەر مەسئلەیە جەزائیرەکان بە نەوعێک دروشمبازیەکەن خەلیجەکان بە نەوعێکی تر ئەویان کردو لە نەتیجەیە بەرژەوەندی گەلی فەڵەستین لەوایە ئەم دەوڵەتە زل هێزەی کاک دکتۆر سەربەست لە سەرەتاوە باسی کرد کە ئەمە 180 ئەرزی ئەم دەوڵەتە درا بە عەرەبەکان 120 درابەوان قودسیش لەژێر هینێکی نێودەوڵەتی بێ کاکە مەلکی ئوردنیان لەسەرەوە کوشت وتیانەمە پیاوێکی خاینە کوشتیان وتیانەمە خاینە وتی باکەوە بەرن با ڕێککەوێن بە تەفاعول بکەین کور ئەبینە خاوەنی دەوڵەتی کوشتیان وتیان ئەمە خاینە من دەمێ سەرنجی ئەو بۆ مەسئلەیەکی زۆر گرنگ ڕابکێشم دوای دێمەوە سەر هەڵوێستی مۆزوعی هەڵوێستی خەلیجەکە وەختێک
نەتەوەیەک گرتوەکان و براوەکانی جەنگ کە ڕۆژ ئاوایەکانن دەوڵەتانی غەربن ئەمریکا بە دەرەجە یەک کە کاریگەری هەیە هاتووە ئەم بڕیارەی بۆ فەڵەستین داوە دەوڵەتێکی فەڵەستینی لەسەر 180 خاکی ئەو وڵاتە دا بمەزرێ لە کاتێکا بووە کە فەڵەستینیەکان و بەشێک لە وڵاتانی عەرب لە جەنگی دووەمی جیهانیە هاوپەیمانی ئایدۆلۆژی و سەربازی و سیاسی تا سەر ئێسقانی هیتلەر بوون بۆ کوشتنی جوولەک ئەمین الحوسێنی کە مفتی قودس بووە لە بەرلین دانیشتووە بە وەساتی مۆسۆلۆنی گەیشتوتە ئەمە مێژووی گەڕینەوە ئەمە لایەنداری ناکەین مێژوو بە مەوزوعی بە بابەتی بوو نەگەڕینەوە بابەتیان ناگەڕن چووەتە بەرلین لە بەرلین ڕادیۆیەکی دامەزراندووە ڕادیۆی بەرلینی عەرەبی هین بووە لە بەغدا کاک دکتۆر سەربەست لە بەغدا شعارێک گێلانی بڵێ لە بەغدا شعارێک هەبووە ئەڵڵا حەی حەجی محەممەد هتلەر جای بوو هتلەریان لا حاجی بووە فرقی ئیسلامی بۆیان دروست کرد ئەمە تەنانەت ئیمامی من نازانم تا چەند دقیقە نازانم تا چەند دقیقە گوایە ئەسلی مۆزوعی لە ناوبردننی جوولەکە حەلی نهایی لای هتلەر بە تەوسی ئەمین الحوسێنی بوو بێ مۆزوعەکە دەرکردنیان بۆ لە ئەڵمانیا و دەرکردنیان بۆ لە ئەوروپا لە سەدەکانی پێشووتر کاکە خۆ لە نەتیجەیە ئەمانەش میلەتێکن ئەمانە بەشەرن ئەمانە حیواناتیش بن وەکو حیوان حەقی حیوانیان هەیە چەندین سەدەیە ئەوروپایەکان قەتڵ و عامیانەکەن ئەمە مشکلەیەکە پێوترێ مشکلی یەهودی دەبێت چارەسەر بکرێت ئێستا لێرەیە دەوڵەتێکی بەهێز دامەزراوە ئەم دەوڵەتە بەهێزە دەبێت ئاشتی لەگەڵا بکەیت ئەوەی میسرەکان توانیان لە دوای شەڕی 1970 بە ئاشتی بەدەستی بێنن باوەڕ بکە اتفاقی کامپ دێڤید ئەو ئەگەر عەرەبەکان ساداتیان تەخوین نەکردوایە بەشی ئەوەی تێدا بوو دەستکەوتی زۆر لەمەی ئێستا زیاتر بۆ فەڵەستینیەکان دابین بکە بەڵام ئەمانە دروشم بازیان کردووە و نخبەی عەرەبی و لە ڕاستیە چەپی عەرەبیش ڕۆڵێکی زۆر ترسناکی لەم مەسەلەیە هەبووە چەپی عەرەب ڕۆڵێکی زۆر خراپی هەبووە لەوەی کە لێ نەگەڕێ ئاشتی بکرێ والله ئەمە ڕەجعیات و ئەنزیمە ڕەجعیە و ئەم کۆنە پەرستی و ئەم دروشم بازیە کاریگەرێکی زۆر خراپیە بۆ گەلی فەڵەستین باجەکەی داوە دەرەنجام عەرەبی خەلیجی باجی زۆریان داوە تێچوویەکی زۆریان سەرف کردووە قوربانیەکی زۆریان داوە مەسئلەکە هەر شەڕ نییە بۆ ناسر شەڕی هەڵگیرساندووە کام شەڕی بردوێتەوە هەموو شەڕێکی دۆڕاندووە هەر جارێک شەڕی کردووە ئەرزی فەڵەستینی تەقلیس بۆ کەمی کردووە چی بۆیان کردووە ئەوەی کە کردویانە شتێکیان کردبێ گەیاندنی پارەیە گەیاندنی خزمەت گوزاریە گەیاندنی دکتۆر ئەوانێ کاک دۆر سەربەز گوتی منەظەمەی تحریر فلەستین لە کۆی دامەزراوەکە کۆی داگیر کرا سەدام داگیری کرد عەرەفات سێ جاروتی ئەهلەن بالحرب وای وت عفو دکتۆر کاک سەردار کاتی خۆ لە یاسر عەرەفات پرسین سەبارەت مەسەلەی کیمیابارانی حەلەبجە بڵێ بعربي جواب وهل تريد من صدام حسين أن يلقي عليهم الورد؟ بەڵێ وا جوابەتە بەڵێ وا جوابێتە دەرەنجام من دەمەوێت دووش دێت تێکەڵینەکە داگیرکەری سووری و داگیرکەری عێراقی لەگەڵ مەرجعیاتی تری عەرەبیە تێکەڵ نەکەین لە مووقیفا چونکە لە ڕاستیە ئەمە یەکەم جەبهەی دوژمن لە خۆمان گەورەترەکەین ئەمە یەک دوو ئێمە ئەوانە دوژمنمان نین دەوڵەتانی کەندا و دوژمنمان نین من نمونەیەکی تاریخی بۆ ئێمە نمونەیەکی یعنی مەوسوق ساڵی هەشتا مەلیکی سعودیە وەختە مەلیک فەهد بوو داوا لە سەدامەکە ئەڵێ کاکە تۆ شەڕت لەگەڵ ئێران هەیە ئەم شەڕە لە جیاتی هەمومانەکی و ئەمە کێشەیەکی گەورەیە بۆی ئەم شەڕە بەریتەوە پێویستەکە جەبهەی داخلی چاکەی یعنی لە نەتیجە ئێمە ئەگەر بەدیوێکا سێریکەن شەڕی سونە و شیعە ئەگەر وا سێریک کورد بۆ کوردە کوژی بۆ کورد قەتڵ و عامەکەی ئەمە هاوڵاتی خۆتن سڵحیان لەگەڵا بکە مافەکانیان بدە کێشەکەیان چارەسەر بکە لەو کاتێک کە ئێمە هیچ پەیوەندیەکمان لەگەڵ خەلیجا نەبووە سعودیەکان بەرامبەر ئێمە وابووە بالمناسبە نقطەیەک هەیە کە زۆر گرنگە ڕوونی کەینەوە پەیوەندی کورد لەگەڵ ئەمریکا ڕاستە شای ئێران دەوری تیا هەبووە بەڵام یەکەم نامە کە نامەی مەلا مستەفای ڕەحمەتی بۆ گەیاندراوەتە نیکسون وەکو سەرۆکی ئەمریکا شای ئێران نەگەیاندووە مەلیکی ئوردن گەیاندوێتی مەلک حوسێن گەیاندوێتی دەرەنجام ئێمە بەشێک لەم دەوڵەتانەی عەرەب لە سەردەمانێک
زروفیان بەرژەوەندیان ئەوە بەڵام هەڵوێستی مەبدەئی و ئایدۆلۆژی دژە کوردیان نییە و ئێستا بەرژەوەندی استراتیژی ئەوان لەگەڵ ئێمەیە یەک لە مەسەلەی چارەسەرکردنی قەزەی فەڵەستین ئەوەیە دوو قەت لە بەرژەوەندی خەلیجەکان و ئوردن و ئەوانە نییە دەوڵەتێکی سووری یا عێراقی بە قووەت دابمەزرێتەوە قەت لە بەرژەوەندیە ئەوان نییە دوو داگیرکەرە گەورەکەی کوردستان کە ئێران و تورکیان بتوانن ئەوە بە بەردەوامی تەراتیان بکەن بۆیە من پێم وایە لەم ڕوانگەیەوە ئەکرێ ئێمە هەندێک بەرژەوەندی هاوبەشمان لەگەڵ ئەو جیهانە عەرەبیە هەبێ و ئەگەر ئاشتی لەم ناوچەیە کێشەی فەڵەستین چارەسەر بێ چارەسەرێکی عادلانە کە حەلی دوو دەوڵەتە من لەگەڵیم ئەو وەختە قەزیەی کورد زیاتر دەرەکەوێ بارزە بێ ئەبێتە قەزیەی سەدەی 21 چۆن ئەو قەزیەی سەدەی 20 بوو ئەمە لە ڕوویەکە لە ڕووی دووەمەوە ئێمە ئەمە ئەبێتە مایەی فراهەمبوونی فەزایەکی ئاشتی لە ناوچەکەیە کە بەرگەی جەنگی تر ناگرێت کە بەهۆی قەزەی کوردەوە ممکنە بتەقێتەوە و لەناو ئەم مەسئلەیە لە دژی تورک لە دژی ئێران لە دژی عێراق و ئێستا عێراق بەشەکە لە ئێران یعنی ئێستا حەشدی شعبی حکومی عێراقەکە ئێستا عێراق بەشەکە لە ئێران یعنی ئەمە هینیتیان نییە شاه اسماعیل سەفەوی خەونی شاه اسماعیل سەفەوی کە لە عەرز نەیبینیوە ئێستا هاتووەتە دی لە نەتیجەیە ئەمانە نایانوێ ئەم نە تورکیا و نە ئێران تەحەکوم بە مەنتیقەوە بکەن لە ئێستێش و لە ئایندەی نزیکە ئێمە بەرژەوەندی استراتیژی گەورەمان لەگەڵ جیهانی عەرەبە بێ و لەگەڵ جیهانی عەرەب و لەگەڵ ئیسرائیل ئەتوانین ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی وەکو کورد قسەکەم لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی سەقامگیرتر ڕۆڵی تیا بگەڕێن. زۆر باشە کاک سەردار سوپاس کاک کامران با بێنەوە لای جەنابەت ئەوان باسییان لە ڕوانگەی سیاسیەوە جەنابەت دیمیستێکەکە هەڵسەنگاندنێکی تایبەت بکەین دوو ڕێگامان هەیە لە بەردەم پرسی فەلەستینە کە پرسێکی ڕەوایەوە هەمومان داوای حەڵی عادلانەی قەزەی فەلەستینەکەین ئایا فەلەستینەکان دەتوانن بە دانوستان بافەکانیان بەدەستبێرن یا بە شەڕ بافەکانیان بەدەستدێن بە تایبەت کە خالد مشعل کە یەکێ لە ڕێبەرانی حەماسە دەڵێ شەڕ دەبێ بکرێ خەڵکی غەزە دەبێ شەڕ بکات وەک چۆن تاڵەبان ئەمریکایەکانی دەرکرد وەک چۆن سۆڤێت شکستی خوارد لە ئەفغانستانە ئەمریکا شکستی خوارد لە عێراق و ئەفغانستانە وەک چۆن ئەمریکا شکستی خوارد لە ڤیتنام خەڵکی غەزە و مقاومەی غەزەش دەتوانێت شکست بە ئیسرائیل بێنێ بەڕاستی پێ دوای ئەوە ڕێگا گونجاوەکەی بۆ پرسی فەلەستین لە خۆناغی ئێستا وڵای من پێم وانێ تەرازوی هێست جۆرێک بێ کە فەلەستینەکان بتوان بە شەڕ بە ئامانجی خۆیان بگەن بەڵام پرسیار لەوەدایە کە بۆچی شەڕ ئەویش لەلایەن هێزی دواکەوتو و تێرۆریستی وەکو حەماس توانیویانە ئەم قەزیەیە بگرنە دەست بەشێکی زۆری دەگەڕێتەوە سەرەوەی کە لە کەناری ڕۆژاوای چۆمی ئۆردون یا وێست بانک بە ئیستلاح لەوێ کە دەسەڵاتی خۆسەری فەلەستین هەیە مەحموود عەباس و ئەو کەسانی لە دەوری ئەون ئەوانە ئێستا نزیک زۆرتر لە 20 ساڵە لەوێ بوونیان هەیە بەڵام لەم 20 ساڵەدا بەهۆی گەندەڵێکی یەکجار زۆر کە لەباری ئابووری و باری سیاسی هەیەە لەبەر ئەوەی کە دەوڵەتەکانی دوا بدوایەکی ئیسرائیلی بەتایبەت لە 15 ساڵی ڕابردوودا ئەو دەوڵەتانی زۆرتر نەتانیاهو سەرۆکیان بووە بە ئەنقەست ئەم دەسەڵاتە خۆسەریان لاواز کردووە ئێمە هەمومان دەزانین کە هەروەک باسیش کرا حەماس وەختی خۆی لە دامەزرانیدا ئیسرائیل لایەنگری دامەزرانی بوو دژ بە هێزە سێکولار و چەپەکانی فەلەستینی ئێمە هەمان ئێستا هێن مەدرەک هەیە بەڵگە هەیە کە نەتانیاهو چەند ساڵەوەی لە پێش لە کۆبوونەوەیەکی نوێنەرانی کەنەسێتی حیزبی لیکوت زۆر بە ئاشکرا دەڵا ئێمە ئەگە دەمان هەیە بەر لە دامەزرانی دەوڵەتێکی فەلەستینی بگرین دەبێت پارە بنێرین بۆ حەماس و بۆ غەزە بەو پارانەی قەتەریان ئیسرائیل ڕاستەوخۆ ناردۆ بە حەماس و هەرو چەکانێکی ئێستا بەوان ئیسرائیل دەکوترێ پارەکەی بەشێکی زۆری خودی ئیسرائیل داوێتی بۆچی چونکە ئەوە دەگەڕێتەوە لە لانیکەم 15-20 ساڵ لەمەبەر گۆڕانکاریەک لە ئابووری سیاسی ئیسرائیل ڕوویدا کە هێزی چەپی نەریتی لە ئیسرائیل ینی حیزبی کار یا حیزبی کارگەر لاواز بوو لەم دەورە بەو لاوە هیچێک لە دوو هێز ئەسلەکان ینی حیزبی لیکود و حیزبی کار نیان دەتوانی لە هەڵبژارنەکانی ئیسرائیلدا زۆرینەیەک بەدەست بێنن کە بتوانن دەوڵەت ساز بکەن بۆیە لە 15 ساڵی ڕابردوودا ئێمە هاتوین هەر بەرەو ئاقارێک هاتوین کە هێزە دەستە ڕاستیەکان ڕاست ئاژۆیەکانی وەکو لیکود مەجبور بوو نەبچن لەگەڵ ڕاستی
ئیفراتی نازانم بە کوردی چۆنی بڵم هەرە ڕاست ئاژۆیەکانی ئیسرائیلی کە دژ بە هەر جۆرە دەوڵەتێکی فەلەستینی نەتەنها دژ بە دەوڵەتی فەلەستینی بەڵکو پیان وایە ئوردون و بەشێک لە عەرەبستانیش دەبێت بێتە ئیسرائیل ئەوانە سەرڕایوە کە ڕێژەیەکی زۆر کەمیان هەیە لەباری دەنگەوە لە ناوخۆی ئیسرائیل توانیوانە بچنە نێو دەوڵەتەکان لە ناو کابینەدا بوونیان بێت بۆ ئێمە دەبینین لە 15 ساڵی ڕابردوودا هەر هاتۆ ئەو دێهات و شارۆچکە یەهودی نشینانەی کە لە کەنای ڕۆژاوە دروستکراوە لە ڕاستیدا بنچینەی دروستبوونی دەوڵەتێکی فەلەستینی بە پێی بڕیاری 242 نەتەوەی گرتوەکان 1960 لە بین بردراوە. یعنی ئێستا مەسەلە ئەوە نیە کە ئایا ئیسرائیل دەگەڵ فەلەستینیەکان لەسەر دەوڵەتی فەلەستینی پێک دێیاننا حتا ئەگەریش پێک بێ عەرزێک وجودی نییە کە دەوڵەتی فەلەستینی لێ بێ چونکە 1500 یا 600 شارۆچکەی ئیسرائیلی هەیە لە ناو ئەو شوێنەی کە قرارە دەوڵەتیش فەلەستینی تێدا بێ. بۆیە ئێمە دەبینین لە 12 ساڵ ڕابردوودا ڕێگاحەلێکی تازە پەیدا بوو ئەویش ڕێگاحەلی یەک دەوڵەتیە نەک دوو دەوڵەتی. یعنی تەواوی ئەو شوێنەی کە ئیسرائیل و غەزە و کەناری ڕۆژاوە لە دەوڵەتێکی دوونەتەوەیی کۆنفێدرالی دموکراتیک دابن کە هەموو شارۆمەندانی ئەو دەوڵەتە مافی بەرامبەران بێ و بەهەرحاڵ دەوڵەتێکی دموکراتیک بێ. بۆ چونکە ئەو کەسانی تا دوای نییە لە ئەنگری دەوڵەتی بوون ئێستا دەبینن کە ئەسەن دەوڵەتێکی فەلەستینی ئیمکانی بوونی نییە. یعنی لەباری عەرزیەوە یا دەبێ تعریفێکی تازەمان هەبێ لە دەوڵەتی سۆڤرین ینی سۆڤرنتی هەمیشە بە عەرزەوە گرێدراوە تۆ ئەگە عەرزەکەت قبول کا دکتۆر چونکە ئیسرائیل ئەو کاتە ڕێژەی دانیشتوانی لە بەرامبەر عەرەبەکانە کەمترە بێ. بەڵێ ئەوە مەترسێکی گەورەیە کە ئیسرائیل ئەم شتە قبول ناکە بەڵام زۆر ڕووناکبیر ئیسرائیلی هەن لەوانە عومەر ئەگەیشتوانەکەم شلۆمۆ ئەڤێنێری داو کرد ئەدوارد سعید بەڵام ئێستا قەزافی داوا کرد ئەکادمیسێنێکی جوولەکە هەیە کە گەورەترین ئیسرائیل شاحاک ئەرێ من ناوەکان مەستا لەبیر نییە بەڵام ئەو کەسە ئەکادمیسیێنەکە زۆرتر ناسراوترین لێکۆڵێرەوەرە لەبارەی هۆلۆکۆست خۆشی جوولەکەیە ئەو باسی کۆنفێدرالیسمێک دەکا کە تێیدا ئەو جوانەی کە ئێستا لە کەناری ڕۆژاوان ینی لەو شوێنێک کە قرار بوو دەوڵەتی فەلەستینی لێبێ ئەوان هەر لە شوێنی خۆیان دەمێنن بەڵام مافی ڕەزیدنسیان دەبێ بەڵام شارۆمەندی دەوڵەتی ئیسرائیل دەبن ینی ئەوان لە هەڵبژارنەکانی دەوڵەتی ئیسرائیل بەشدار دەبن بەڵام پەیڕەوی دەکەن لە یاسای دەوڵەتێکی فەلەستینی کە لەوێ دەبێت. فەلەستینەکانیش هەر بۆ پێەیە ئەو عەرەبا فەلەستینانەی کە لەو شوێنن کە ئێستا ئیسرائیلە دەتوانن حەقی مافی مانەوەیان لەوێ بێ لە حاڵێکدا شارۆمەندی فەلەستینن بەڵام پەیڕەوی یاسای فەلەستینی دەکەن. ینی ئەو ڕێگاحەلیان بۆیە ئاوا باس کردو بۆەوەی کە بەر لە لابرنی خەڵک بە زۆر بۆ شێوەی کە مەسەلەن لە 2005 ئیسرائیل مەجبور بوو 1800 کەسێک لە غەزە بە زۆر لابرێ ماڵەکانیان وێران کە بڵا ئێمێرە بەجێ دێڵین بەڵام خۆ بۆ 700,000 کەس بۆ 1 میلیۆن نەفەر 1 میلیۆن کەس لە کەناری ڕۆژاوای چۆمی ئۆردن ئەو شتە ناکرێت بۆ دەبێت ڕێگای ببینەوە کە هەر لەو شوێنانە بمێنەوە بەڵام نەبنە لەمپەری دەوڵەتێکی فەلەستینی. ئەوەی کە لە درێژماوەدا ئەوە سەردەگرەیان نابڕاستی زۆر دیار نییە بەڵام من پێم وایە ئەو شەڕە جالەوەی کە ڕێژەیەکی زۆر خەڵکی سیویلی تێدا کوژراوە تا ئێستا 15,000 کەس لانی کەم 2,000 کەس بڵین لە ئیسرائیلەکان بەڵام بە بڕوای من وەرچەرخانێکی زۆر جدی پێک دێنێ لە ناو سیاسەتی ئیسرائیلیدا. ئەمەم پێم وایە ینی احتمالی وە هەیە کە حتا لە حاڵی شەڕژدا ناتانیا هەو مەجبور بێ لا بچێ یا لای برن یا ئیستیعفا بکە و بێ پێداچوونەوەیەک پێک دێ لە ناو خۆی ئیسرائیل لە ناو خەڵک لە ناو شەخامی ئیسرائیلی کە ئێمە دەبێت چی بکەین بۆی کە یەکجار بۆ هەمیشە ئەو شتە هەل بێ. مەترسی گەورە ئەوەیە کە نەتانیاهو کە ئێستا لە مەترسیەوەیدا لێپرسینەوەی لێ بکرێت کە بۆچی حوتی ئۆکتۆبر توانی ڕوو بدات تۆ بەرپرسی لەم شتەدا ڕەنگە بەهۆی ئەوە بی هەوێ کە شەڕەکە هەر درێژخایەنتر بکە بۆیە ئەو شتێکە هاوڕیانی ترش باسییان کرد کە شەڕ بکاتە ئێران یا لۆبنان یا حیزبوڵڵا ئەوە بەڕاستی احتمالێکی زۆر جدیە کە ئەوە دەتوانێت ڕوو بدە بەڵام لانی کەم ئێستا ئەمریکا پێم وانێ بی هەوێ شەڕەکە گەورەتر بێتەوە لەوەی کە هەیە ئەوەی کە دوای هەڵبژارنەکانی ئەمریکا داخوای ئەمریکا لەبارەی ئێران
تا چۆن بیر دەکاتەوە ئەوە بڕێک زەحمەت ئێستا باسکردنی و ڕەنگە هەر بایدن نەشی باتەوە یان ئێستا لە هەموو هینەکاندا ترامپ لە پێشترە دیارەگە دیباتەوە ڕەنگە موقفێکی تونتریشی هەبێ دژ بە ئێران. بەڵێ کاتمان زۆر کەماوە هەمووی 5 دقیقە کاتمان ماوە من ئەمێ پرسیارێ بکەم بەندەر بن سوڵتان گەورە ڕاوێژکار و دیپلۆماتکاری سعودی ئەڵێ فەلەستینەکان خاوەن پرسێکی ڕەوان بەڵام محامیەکان یا وەکیلەکانی فاشل ئیسرائیلیەکان خاوەن پرسێکی ناڕەوایش بن بەڵام وەکیلەکانی ژیر و ئازا و عاقڵن تا چەند لەگەڵم قسەی بە کورتی چونکە بەرنامەکە بەرەو کۆتایەتی ببوورە پرسیارەکە لە من دەپرسی بەڵێ لە جەناب دەپرس بەڵێ من وایە ئەم پێم وایە ئەو شتانەی دکتۆر سەربەست و کاک سەردار باسییان کرد لەبارەی هەڵەکانی ڕێبەرانی فەلەستینی هەمووی لە جێ خۆیەتی پێم وایە لەسەر ئەو شتە زۆر کۆکین بەداخەوە ئەو هێزە دموکراتیکانەی کە بوونیان بۆ لە ناو جوڵانەوەی فەلەستینیدا بەهۆی بەهێزبوونی ئیسلامی سیاسی لە ناوچەکەدا بەهۆی پشتیوانیکردنی کۆماری ئیسلامی لە هێزە هەرە دواکەوتەکانی ناو جوڵانەوەی فەلەستینی ئەوانە کەوتونەتە پەراوێزەوە لەو لاشەوە بەهۆی وی کرد دەوڵەتی خۆسەری فەلەستینی نەیتوانیوە هیچ شتێک بۆ فەلەستینەکان دەستەبەر بکە بەشێکی زۆر لەو فەلەستینیانە کە پێشتر ڕەنگە ڕقیشان بوو بێ لە حەماس و لایەنگری حەماسیش نەبوو بن بەرەولای ئەو چێشراون چونکە ئێستا دەبینن ئەوە حەماسە کە خەریکە زیندانی فەلەستینی بە ئیسرائیل بەردەدا کەوایە شتێکی لەدەست هاتۆ ئەوە زۆر پەیوەندی بەوە نیە کە حەماس چەندە هێزێکی دواکەوتو و دژ بە کوردە و ڕاست دکتۆر سەربەز ڕاست دەکە خۆوان پشتیوانیان لە داژەکردنی ئەفرین کرد وانە خەر خالد مەشعل نامەی نرد یا هەڵقەرشێکرا بەدایان کەس منداڵ بە ناوی سەدام حوسێن کراوە لە غەزە ئێوە هەموو دروست بەڵام ئەمەم پێم وایە ئەوەی کە بۆچی ئەوە ڕوویداوە بۆچی حەماس توانیوێتی هێزێک بێ کە ئێستا دەبینین ئەوەش هەموو ئەوە نییە کە خەڵکی فەلەستینی زۆر مسلمان بن و ئیسلامیست بن و ئەوە بەهۆی ئەوەیە کە لایەنەکانی تر لاواز بوونە نەیانتوانی و هیچ بکەن ئیسرائیل نەیهێشتووە کە شتێکی دیاریکراوی جێگای سەرنج لەوبەر لەو شوێنەی کە دەسەڵاتی فەلەستینی هەیە لە کەناری ڕۆژاوە لەوێ ئەگەر شتێک سەری گرپا کە جێگای هومێت با بۆ فەلەستینەکان ئەوان بۆ لای حەماس نەدەچێشران کەوایە زۆر شتی فاکتۆری گرێدرا و بە یەکتر هەنە بەڵام ئەو قسەی ئەو کەسەی کە ئێوە باستان کردەوە دروستە من پێم وایە کە لە ناو هەرسەی نێونەتەوەیدا بەڵێ فەلەستینەکان نەیانتوانیوە دۆزی خۆیان بەو شێوەیە کە دەتوانێت سەرنج ڕابچێشێ لە ئاستی نێونەتەوەی ئەڵبەتە سەرنجی دەوڵەتەکان چۆن زۆر خەڵکەنە لە ڕۆژاوە کە لایەنگری فەلەستینین لەوەدا سەرکەوتو نەبوونە بەڕاستی. زۆر سپاس کاک دکتۆر سەربەز جەنابتان دەڵێن ئێران سونەکانی فرۆش بەڵام شیعەکانی پاراست پێ وایە ئێران توانی لەم شەڕی حەماس و ئیران نەسونەیە نەشیعە ئێران دەسەلاتێک سادەیە و براگماتیە ئۆکەی بە ئایدۆلۆژیای شیعەتیت کێ بەڵام نەواتی یان نەوات چۆن بە کوردی نەوات ناوکی ئایدۆلۆژیای تەشەیوع ناوکەک قەومی نەتەوە پەرستی فارسیە ینی و لەبەروانە ئەگە پێویست بێ سونە بەکارتێنێ ئەگە پێویست بێ شیعە بەکارتێنێ ئێستا هێزن سونە لە سووریا جیهانە لە گەلیان و لە عێراقیش سونەی عێراقیستا لە پێش حەشدی شعبینە یعنی ئیران لەبەروانە ئیران ینی ئایدۆلۆژیای ویلایەت الفەقیه یان ئەمانە حتا مەسەلەی فەڵەستین عینی بەرامبەر ئایدۆلۆژیای نیو ئۆتمانیزم ینی عینی شتە ینی ئێستا کاردۆگان بەحسی قودس دکێ باسی فەڵەستین دکێ نەباس دکێ کە زەویەک ئێنێتەوەک سەربخۆیە و بابی مافیابێ باز دکێ کە بەشێک لە نۆستلجیای ئۆسمانیە نۆستلجیای ئەمپریالیزمێکی ئۆتمانی و ئەمپریالیزمێکی ئەوەیە عینی شت ویلایەت الفەقیه و خامنەئیژی کاوانە بەکارتێنێ زۆر براگماتینە ئیرانی ئەمە لەگەڵ ڕای سەردارم یان ئیرانی زۆر زیرەکن دەسەلاتێک بەتوانایە و میراچێکی سیاسی زۆر گەورە هەیە بە دروشم بازی ناکار ناکن ینی ئۆکەی وان عەرەبە بەکارتێن ینی ئێستا ئیران حتا ئاخر یەک عەرەب و ئەفغانی ئێشەر بکەین بەسێکی فارسی لەوەی نادی کوشتن ینی ئاخر لەبنانی ئاخر سووری ئاخر ئەفغانی ئێوان بدێ کوشتن مشکلیانە بەسێکی فارسی لەوەی نادی کوشتن زۆر سپاس دکتۆر کاتمان زۆر کەماوە ئەخی پرسیار لە کاک سەردار بکەم
ڕۆژنامەنووسێکی عەرەب دەڵێ حەماس چووە تاریخەوە بەڵام جغرافیای دەسەڵاتی دۆڕان پێ دوایە حەماس دۆڕا حەماس کۆتایی دێ مشکلەکە چونە تاریخ نییە مشکلەکە چۆنێکی لە تاریخ تاریخ هەدەف نییە بۆ ینی بۆ بەشێ ڕابردوو بۆ تاریخ ینی ئەوە جیا ئەوە مۆزوعێکی ترە ماس مۆزوعەکە ئەوە نیە حەماسە بێتە بەشێک لە تاریخ لا نابێت مەسەلەکە زانی با ئێمە ئەسڵی کێشەکە و خۆی سێرکی هەزەی فەڵەستینی سبب نییە نەتیجەی چەندین سەدەی هەوڵدانی کوشتن و لە ناوبردننی جوولەکەیە تا لە حەلێکیان بۆ دۆزینەوە مارکسەکان حەلی خراپیان تەرا کرد وەزانن لە برۆنۆ پاوەر و لە جوابی مارکس و لەوانە ناچێنەوە کاتمان نەماوە هاتە سەر هتلەر حەلی نهائیە وتی دەریانەکەم ئەمین حوسێنی وتی بیان کوژەتەوە دەریانەکەی دێن لای من نیشتەجێ بن ئەمە ئێستا دەوڵەتێکی دامەزراند و ئەم دەوڵەتە دەبێت ئاشتیانە بژی کێشەی ئاشتی لەگەڵ ئیسرائیلە کێشەیەکی فەڵەستینی نییە کێشەیەکی عەرەبیە لەگەڵ بۆیە دەبێت وڵاتانی عەرەبیش ئاشتی بکەن ئیسرائیل دەبێت لە ئەمان و دۆخێکی سروشتیە بژی مەسئولیەتی ئیسرائیل نییە کە ئیدارەیەکی خراپی فەڵەستینی لە زەفەی غەربی دامەزراوە خەتا ئیسرائیلیتیان نییە خەتا ئیسرائیل نییە کە عەرەفات ساڵی 2000 اتفاقەیەک ڕەفزەکە هەموو ئەرزی 67 داتەوە و ئەیگەڕێنێتەوە حدودی ساڵی 1967 ئەمە ئەگەر حماقەتی خۆیانە ئەمە مەسئولیەتی ئیسرائیل نییە مەسئولیەتی ئیسرائیل پاراستنی دەوڵەتی ئیسرائیلە پاراستنی میلەتی ئیسرائیلە دروستکردنی دۆخێکی ئاشتیانەیە ئیسرائیل لەسەر ئەمە زۆر ئیشی کردووە عەرەب ئەیانەوێ ئەمە بکەن گەیشتونەتە ئەوەی دروشم واز لە دروشمەکانی خۆیان بێنن ئەمە بکەن و ئاشتیانە و دۆخێکی سروشتی لە ڕۆژهاتی ناوەڕاست دروستکەن ئێران و تورک ناڵن بە تایبەتیش لەم قۆناغەیە بە دەرەجەی یەک ئێران من لەگەڵ بڵێم ئێران تەشەیع لای ئێران سیاسەتە مەذهب نییە هەرچی شیعی جیهان هەیە ئەیکاتە قوربانی بەرژەوەندی و ئاسایشی نەتەوایەتی ئێران زۆر سپاس بۆ هەرێک لە دکتۆر کامران مەتین مامۆستای زانکۆک کە دکتۆر سەربەست نەبی مامۆستای زانکۆک کاکسەردار چاودێری سیاسی و سیاسەتوان زۆر سپاس بۆ کاتە دیالۆگێکی تایبەتمان کرد جارێکی تر بە ناوی دامەزراوەی چاو سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی خۆشەویستیش